بینەرانی عزیز ئێوارەتان باش. ئەمڕۆ بە هیوایەکی گەورە و بە ئامانجی گەیاندنی ڕاستیەکان کورسات دەستی بە پەخش کرد. لەو ڕۆژەوە تاوەکو ئەمڕۆ ئێمە لەگەڵ ئێوەدا گەورە بووین. لەگەڵ ڕووداوەکانە هەناسەماندا و هەوڵماندا ببینە دەنگ و ڕەنگی ڕاستەقینەی ئێوە. لەم یادەدا نەک هەر تەنها مێژووی خۆمان بەسەرەکەینەوە، بەڵکو پەیمانی بەردەوامبوون لە سەرگەیاندنی ڕاستیەکانیش دووپاتەکەینەوە. سڵاوتان لێبێت. ئەمڕۆ کورسات مۆمی 26 ساڵی تەمەنی داگرسێنێت. ساڵانێک پڕ لە ڕووماڵی مەیدانی، پڕ لە هەواڵی خێرا و پڕ لەو چیرۆکانی کە ئێوە بوونە پاڵەوانە سەرەکیەکانی. سوپاس بۆ متمانە گەورەی کە لەم ساڵانەدا بە ئێمەتان بەخشی، چونکە بەبێ ئێوە ئەم شاشەیە تەنها ڕەنگێگە بوو بەبێ ناوەڕۆک. لەم بەرنامەیەدا پێکەوە چیرۆشی ساڵانی ڕابردوو هەروەها پلانەکانی ئایندە باس دەکەین. بینەرانی ئازیز سڵاوتان لێبێ. لە یەکەمین گەشتی هەواڵ لە تەمەنی نوێی کورسات نیوزدا لەگەڵتانین. ساڵانێکی زۆرە لێرەوە ڕووداوە جیهانی و ناوخۆیەکانتان بۆ دەگوازینەوە. ئەمڕۆژ بە هەمان تین و بە متمانەیەکی زیاترەوە بەرەو قۆناغێکی نوێ لە ڕازگۆیی هەنگاو دەنین. دەست پێ دەکەین بە گرنگترینەکان. لە ساڵی 2025 شانبەشانی ڕووداوەکان دەستگای میدیایی کورسات بەردەوام بووە لە ڕووماڵکردنی ڕووداوە گرنگەکانی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە. ڕۆڵێکی بەرچاوی هەبوو بە شێوەیەکی میدیایی و ئەکادیمی زانیاری ڕاست و دروستەکانی بۆ بینەرانی گواستۆتەوە. لە ڕووماڵکردنی بابەتە گرنگەکانیشدا پێشەنگ بووە. زۆر سپاس. داواکەین لە بەڕێز جێگری سەرۆک وەزیران بەڕێز کاخوبا تاڵبانی بفەرمێ بۆ لە چوارچەوەی گرنگیدان بە ڕووداوەکان لە 6 نیسان بە ئامادەبوونی قوبات تاڵبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دووەمین کۆڕبەندی نێودەوڵەتی داهێنان و کارسازی لە کارگەی کلتوری شاری سلێمانی بەڕێوەچوو. ئەو کۆڕبەندەش لەلایەن کورسات نیوزەوە بە گرنگیەوە ڕووماڵکرا. نیشتیمانی کوردستان ئەنێرین و هەمیشە پێویستە یادیان بکەینەوە. هەر لە مانجی نیسان دەستگای میدیایی کورسات ڕووماڵی دووهەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد کە دیدارەکە بە ئامادەبوونی بافڵ جەلال تاڵبانی سەرۆکی یەکێتی و بە سەرپەرشتی قوبات تاڵبانی سەرپەرشتیاری دیداری یەکێتی و بە بەشداری سەرۆک کۆماری عێراق و ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و ئەندامان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هۆڵی یانەی پێشمەرگە لە سلێمانی بەڕێوەچوو. لە حەفتەی ئایاری 2025 34 هەمین خولی لووتکەی کۆمکاری عەرەبی بە بەشداری دکتۆر لەتیف ڕەشی سەرۆک کۆماری عێراق لە بەغدادی پایتەختی عێراق بەڕێوەچوو کە سەرۆک کۆمار لە وتارێکدا ئاماژەی بەوە کرد
میوانداریکردنی بەغداد بۆ لووتکەی عەرەبی دەگەڕێتەوە بۆ ڕۆڵی سەرەکی و هەوڵە جەمسەریەکانی بۆ پتەوکردنی کاری هاوبەش بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ئاڵنگاریانەی ڕوبەڕووی ناوچەکە دەبنەوە. لەلایەن کورسات نیوزەوە گرنگی زۆری پێدرا و ڕووماڵ کرا. هەروە لە یەکی حوزەیران ڕووماڵی یادی 50 ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد. وتاری بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی گواستەوە کە لە یاریگای سلێمانی لە وتارێکدا ڕایگەیان یەکێتی لە ئاستی جیهانیدا بەهێزە لە بەغداد و ناوچەکەش گوێ لە یەکێتی دەگیرێت. لە هەرێمی کوردستانیش باڵانسی هێزی ڕێخستۆتەوە. پەیامێکیشی ئاڕاستەی لێپرسراوانی باڵای بەغدا کردووتی یەکێتی هەوڵ دەدات لە بەغداد کێشەکان چارەسەر بکات. لە 4 شەشی 2025 دووهەمین کۆڕبەندی نێودەوڵەتی داهێنان و کارسازی لە سلێمانی بە سەرپەرشتی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان سازکرا کە لەلایەن کورسات نیوزەوە ڕووماڵ کرا. هەر لەو مانگەدا هاوشانی میدیا جیهانیەکان هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران کە بە شەڕی 12 ڕۆژە ناسرابوو بە پێچوانەشەوە هێرشەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل بە شێوەیەکی ئەکادیمی ڕووماڵ کرا. کورسات نیوز لە دەستپێکردنی پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستانیش درێغی نەکردووە. لە 11 تەمووز لە دەستپێکردنی پرۆسەی ئاشتی و سوتاندنی چەکەکانی لە ئەشکەوتی جاسەنا ڕووماڵی بابەتەکانی کرد و زانیاریەکانی بۆ بینەرانی گواستەوە بە ئامانجی سەرخستنی ئاشتی و کۆتایی هێنان بە شەڕ لە باکووری کوردستان. لە یەکی ئابی 2025 نووسینگەی خانمی یەکەمی عێراق بڵاوی کردەوە بە هاوکاری نووسینگەی سەرۆکۆمار و خانمی یەکەمی عێراق تاوانبارێکی شاڵاوی ئەنفال بە ناوی عەجاج ئەحمەد حەردان دەستگیر کرا. کورسات نیوز تۆمارکردنی سکاڵای کەسوکاری ئەنفالکراوانی لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لەسەر ئەو بابەتە ڕووماڵ کرد. لە 28 ئابیش کۆنفرانسی هاوپەیمانی سۆسیال دیموکراتی وڵاتانی عەرەبی لە سلێمانی یەکێکی تر بوو لەو تەورە گرنگانەی لەلایەن کورسات نیوزەوە بە شێوەیەکی سەردەمیانە ڕووماڵ کرا. 4 نۆی 2025 دووهەمین فێستیڤاڵی دەروازەی سلێمانی لە پارکی هەواری شار لە شاری سلێمانی دەستی پێکرد بۆ ماوەی 8 ڕۆژ کورسات ئەو فێستیڤاڵە گەورەی ڕووماڵ کرد کە بە سەدان کەس بەشداریان لە فێستیڤاڵەکەدا کرد. لە 24 مانگی ئەیلولیش دکتۆر لەتیف ڕەشی سەرۆکۆماری عێراق بەشداری لە 80هەمین خولی کۆبوونەوەی کۆمەڵی گشتی نەتەوەیەگرتوەکان لە نیویۆرک کرد. تێدا سەرۆکی 193 وڵاتی جیهان وتاری خۆیان لەبارەی دوایین پێشاتەکانی ناوچەکە و وڵاتەکانی خۆیانەوە پێشکەش کرد. کورسات نیوزیش گرنگی زۆری بۆ بابەتەدا. 28 ئەیلول سێهەمین پێشانگای نێکست ستێپ لە کارگەی کلتوری سلێمانی بە ئامادەبوونی سەدان کەسایەتی ئەکادیمی و پەروەردەی و دەرچوانی 12 ئامادەی بەڕێوەچوو لەلایەن کورسات نیوزەوە ڕووماڵ کرا. لە 3 دەی 2025 حوتەمین پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بە ناونیشانی خولی سەرۆک تاڵەبانی بە بەشداری 250 دەستگای چاپ و ناوەندی ناوخۆیی و بیانی بەڕێوەچوو. تێیدا هەزاران ناونیشانی کتێب نمایشکران. هەروەها هەمان ڕۆژ بانگەشەی هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەران دەستی پێکرد. کورسات نیوز هەموو کەرنەڤاڵەکانی بانگەشەی بە ئامادەبوونی بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەکی ڕووماڵی ڕاستەوخۆ بۆ بینەرانی گواستەوە. هەر ئەم ساڵ و لە مانگی 11دا هەڵبژاردننی تایبەت و گشتی بۆ خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گرنگێکی تایبەتی هەبوو. بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بنکەیەکی شاری سلێمانی بەشداری لە پرۆسەی دەنگدانی گشتی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرد و لە پەیامێکدا داوای لە خەڵکی هەرێمی کوردستان و عێراق کرد کە بە ویژدانەوە دەنگ بدەن. 29 بەشێک لە دانیشتوانی گوندی لاجان لە سنووری هەولێر بۆ داواکردنی هەلیکار و دامەزراندن لە بەردەم پاڵاوگەی لاناز گردبوونەوە. دواتر گردبوونەوەکە شەڕ و پێکادانی چەکداری لە نێوان خۆپشاندران و هێزەمنیەکانی هەولێر لێکەوتەوە و چەند ڕۆژێکی خایەند. ئەو ڕووداوەش وەک ڕووداوەکانی تری هەرێم و ناوچەکە بە شێوەیەکی پیشەیانە ڕووماڵ کرا. هەروەها لە ڕۆژی 9 دوانزە بەهۆی بارانبارینی بەلێزمە لافاو لە سنووری چەمچەماڵ و تەکیە و شۆڕش دروست بوو. بەهۆی لافاوەکەوە 2 کەس گیانیان لەدەستدا و 12 کەسی تریش بریندار بوون. زیانێکی زۆری مادی لێکەوتەوە. لافاوەکە و دروستکردنی کەمپینی هاوکاری بۆ زیان لێکەوتوان بە هەمان شێوە بە گرنگیەوە ڕووماڵ کرا و زانیاریەکان بە شێوەیەکی دروست بۆ بینەران گواسترانەوە. هاوکات لە 24 کانونی یەکەم ڕێڕۆسمەکانی یادی لەدایکبوونی حەزرەتی مەسیح لە هەرێمی کوردستان و عێراق ڕووماڵ کرا
کە دووپاتی پێکەوەژیانی ئاشتیانەی تێدا کرایەوە. دەستگای میدیایی کورسات بە دروشمی کورسات ماڵی هەمووانە هەمیشە پێشەنگ بووە لە گرنگجیدان بە ڕووداوەکان و ڕووماڵکردنی پیشەیانە بە پێی ڕێکارە ڕۆژنامەوانەکان. هەردەم خۆی بە دوور گرتووە لە تەشهیر و ناوزڕاندن و تێکدانی ئاکاری کۆمەڵایەتی. لە جیهانێکی پڕاوپەر لە هەواڵە ئەوەی بەلای بینەرەوە گرنگە تێگەشتنیەتی لە هەواڵەکە. ئەستۆ 2008 لەگەڵ ژووری هەواڵ و پەیامێرانمان هیچ پرسیارێک بە بێوەڵام بۆ ئێوە جێناهێڵین. بینەرانی کورسات نیوز لە هەرکوێکن سڵاوتان لێبێ. 26 ساڵە میدیایەک لە سلێمانی و هەرێمی کوردستانەوە هەواڵ و زانیاری ئەگوازێتەوە بۆ بینەرەکانی و بەشێکی گرنگ لە کای ڕاگەیان و ڕۆژنامەوانی کوردی هەژمارەکرێ. کورسات نیوز وەک بەشێک لە دەستگای میدیایی کورسات هەوڵی ئەوەی یاوە وەکو کەناڵێکی هەواڵی هەواڵ و زانیاریەکان بۆ بینەرەکانی بگوازێتەوە بە لە بەرچاوگرتنی هەندێک بنەمای پەیوەست بە دابوونەریت، کللتور و پاراستنی بەهای بەرزی نەتەوایەتی. لەگەڵ دکتۆر هاونیا سامی مامۆستای زانکۆ لەسەر هەندێ بابەتی پەیوەست بە کەناڵە هەواڵیەکان گفتوگۆکەین و هەڵسەنگاندنەکەین بۆ ئەوەی کە کەناڵە هەواڵەکان چۆن مامەڵە لەگەڵ ئەو ڕوودا و زانیاریانە بکەن کە ڕۆژانە بۆ بینەرەکانیانی گوازنەوە بینەر چۆن وەرگرێک بێت کە بتوانێت هەواڵی ڕاست و ناڕاست جابکاتەوە. دەستگاکانی ڕاگەیانیش چۆن بتوانن ئەو زانیاریانی کە پێیانەگات چی لە بەرچاوگرن خێرایی گەیاننەکە یاخود زانیارێکی ڕاست و دروست. یاکتۆر سڵاو لێبێ لە میدیای کوردیا ئێستەوە لە هەرێمی کوردستان کەناڵی هەواڵی زۆرن. گەیاندنی هەواڵ و زانیاریەکان بۆ بینەران ئەبێ لەسەر چ بنەمایەک بێواتە چ بنەمایە بکرێ بە پێوەەر بۆ ئەوەی کە تۆ زانیاریەکان بگەێنی خێرایی یاخود خێرایی بکەینە قوربانی ڕاستی و دروستی. لە ڕاستیە بابەتی گەیاندنی هەواڵ لەسەر سێ بنەمای سەرەکی تۆ بێکار بکەی ئەویش وردی ڕاستگۆیی بابەتی بوون. هەر کەناڵێکی میدیایی کە کاری هەواڵەکە ئەبێ ئەم سێ بنەمایی لە بەرچاو بێ. هەندێکیشیان ئەمانیان کرۆ بە دروشمی کەناڵەکانیان بەس لە واقعە بەکاری ناهێنن کە ئەمە هەڵە سەرەکیەکە لێرەوە دەست پێەکە. هەواڵێکی هێناوە ئەم کەناڵە ورد نەبووتەوە لە ڕاستی و دروستی زانیاریەکان. هەندێک جاریش خۆی ڕاستگۆنیە لە گەیاندنی زانیاریەکە بابەتیانش پشتی نەبەستەوە بە بەهاکانی هەواڵ و ئەو بەهایانی کە بۆ بڵاوکردنەوەی ئەم زانیاریە گونجاوە. کەواتە لێرە کێشەکە دروست ئەبێ ئەگەر تۆ ورد نەبی لە وەرگرتنی زانیاریەکان زانیاری هەڵا ئەگەێنی بە وەرگر لەوانەیە هەندێک جار ئەمە بە ئەنقەست نەبێ. هۆکارەکەی ئەوەیە کنە و پشکنینی باشتری نەکردووە سەرچاوی جیاوازی بەکار نەهێناوە ئەو کەسەی کە هەواڵەکەی بۆ ئەگوازێتەوە زانیاریەکە ئەگوازێتەوە ورد نەبووە لە وەرگرتنی زانیاریەکانی ڕووداوەکە. ئەمە تا حدێک ئەتوانین بڵێین ڕاستە هەڵەیە بەڵام تۆزی ئەهوەنترە لەوەی کە تۆ ڕاستگۆ نەبی. بابەتی ڕاستگۆیی پەیوەستە بەوەی کە تۆ مەبەستە ئەم هەواڵە ئەم زانیاریە بە هەڵە بگەێنی. ئالێرەیە بابەتی فەیک نیوز دروست ئەبێ بە شێوەیەکی ترسناک چونکە تۆ ناتەوێت ڕاستیەکە بجوێزیتەوە کە بەداخەوە خۆی بنەمایە. کەناڵێکی خەبەری شە و پێویستی بۆیە زانیاریەکانیش بە خێرایی بگەێنێتە بینەری و کێبڕکەیەکیشەیە چۆن ئەتوانرێم هاوسەنگی ڕابگرێ. ئەم هاوسەنگیە لە بابەتی وردیەکە ئەتوانرێ هەندێک جار بەهۆی ئەوەی بە خێرایی ئەیگەیەنێ لە بابەتی وردیەکەیە کەم و کوڕیەک لە گەیاندنی زانیاریەکەیە هەبێ یان هەڵەیەکی بچکۆلە لە زانیاریەکە ڕووبا بەس هەڵە جەوهریەکە ئەوەیە تۆ بە ئەنقەست بتەوێت ڕازگۆیەکە بشێوێنی بە ئەنقەز ڕازگۆ نەبی تۆ خۆت مەبەستە ئەم بابەتە ئەم زانیاریە بەوەی کە تۆ خۆت حەزیلێتی بە سیاسەتی خۆت و بە ئایدۆلۆژیای خۆت بە شێوازێکی هەڵە بیگەێنی کە ئەمە کارەساتە بەڕاستی چونکە تۆ ناتەوێت ڕاستی بە خەڵک بڵێ ئەتەوێت سەر لە خەڵک بشێوێنی لە بابەتی ئەو زانیاریایی کە ئەیگوێزیتەوە بۆ خەڵک ئەو ڕووداوی کە ئەیگوێزیتەوە بە ئەمە نمونەیەکی زیندوو نزیک بێنین لە سەرم بابەتە. ئێمە لە ماوەکانی ڕابردوو بابەتێکمان بینی کە لە هەرێمی کوردستان کارەساتێکی گەورە بوو ئەو لافاوە بوو کە بەسەر ناوچەی چەمچەماڵە ڕوویدا. لە گەیاندنی ئەم زانیاریانە باشە ئێمە ئەزانی لافاوەکە ڕوویداوە زەرروزیانێکی زۆری هەبووە بەڵام کێشەیە تۆ لێرەیە ڕاستگۆ نەبی ئەمە بجوێزیتەوە بەڕاستی بۆ خەڵک. چکە خەڵکێکمان ئێمە لە ناوچەکانی تری کوردستان کە چەمچەماڵ شارەزانیە چەمچەماڵی نەدیوە ئەگەر تۆ زانیاریەکانی وەکو خۆی بەڕاستی بۆ نەگوێزیتەوە بە جۆرێ لە جۆرەکان ڕوئایەک و دنیابینیەکی تری ئەبێ بۆ ناوچەکە و تۆ سرد لێ شێوان تۆ هەواڵی ناڕاستی پێەیە کە ئەمە هەڵە گەورەکەی کە میدیا ئەیکات. هەر ئالێرەدایە ئەگەر تۆ نەی پابەندی
بەها کۆمەڵایەتیەکان نەبی پابەندی پاراستنی کەسێتی کەسەکان نەبی دیسان جارێکی تر ئەبێتە هۆکاری ئەوەی کە تۆ زانیاری ناڕاست بجۆزیتەوە و کاریگەریت هەبێت لەسەر شێواندنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لەسەر بەها کۆمەڵایەتیەکان بۆیە ئەبێت میدیای هاوسنگ میدیای ڕازگۆ ئەو میدیایە بێت کە زانیاریەکان چۆنە ئاوا بیجۆزێتەوە. تا چەند سەرچاوە گرنگە بۆ کەناڵێکی هەواڵی سەرچاوەکان پامنێری مەدانی خۆی بێت لەو شوێنانەی کە ڕووداوەکان ڕوئێن یاخود پشبەستن بە ئاژانسە نێودەوڵەتیەکان کە ئیشیان گواستنەوەی هەواڵ و زانیاریەکانە چ جیاوازیەکی ئەم بابەتە؟ لە ڕاستیە هەندێک جار ئاژانسە نێودەوڵەتیەکانیش هەڵە ئەکەن لە گواستنەوەی زانیاری چکە لە نەتیجە ئەویش پامنێری هەیە کەسێکی نردووە بۆ ئەم گواستنەوەی زانیاریە بۆیە وا باشترە کەناڵەکە خۆی پەیامنێری تایبەت بە خۆی هەبێ بۆ گواستنەوەی زانیاریەکان بەڵام ئەمەش هەموو شتێک نییە ئەبێ پەیامنێرەکە لەسەر بنەمای بابەتی بوون و ڕازگۆیی و بابەتی وردی بڕوا زانیاری وەرگێ زانیاری لە یەک کەس وەرنەگرێ کە ئەم کەسە ئەم ڕووداوە کە ڕوویاوە بە دڵی خۆی بیژەڕێتەوە بۆ ئێمە ئەبێ لە چەند کەسێک زانیاری وەرگێ بزانێ ڕاستی ڕووداوەکە چییە بۆ ئەوەی زانیاریەکە و ڕووداوەکە بەڕاستی بگوێزرێتەوە بۆ وەرگرەکان بۆیە لە بابەتی ئاژانسەکان شتێکی باش ئێمە پشتی پێ ببەستین بەڵام ئەکرێ ئەویش هەڵە بکات چونکە لە نەتیجەیە لە دوجارە ئەویش کەسێک زانیارێکی بۆ گواستوتەوە تا چەند وردبووتایە پەیوەستە بەو کەسەوە تا چەند گەڕاوە بە دوای زانیاریەکان بەس ئەگەر پەیامنێری خۆت بێتەرە دکتۆر نابێتە هۆی ئەوەی کە خاوی دواکەوتن لەگانی زانیاریەکان ڕووبە فلتەرەکان بەو جۆرە تەخیری ناکات چکە تۆ پەیامنێرێکت نردووە ڕووداوەکە ئەجوێزێتەوە بە خێرایی پێمانەڵێ ڕووداوێک هەیە جارێ نەچۆتە ناو ئەوەی کە چۆن و بۆچی وردەکاریەکانی ناو زانیارەکە بجوێزێتەوە تەنها پێمانەڵێ چی ڕوویاوە ئەمە بە خێرایی پێمان ئەڵێ بەڵام ئەم چی ڕوویاوە لە پشتێەوە کۆمەڵی پرسیاری تر ئەبێ بکەین بۆی بزانین چۆن ڕوویاوە بۆچی ڕوویاوە بچینە ناو وردەکاریەکانەوە بۆیە ئەم پەیامنێرە گرنگ ئەوەیە بە خێرایی چی ڕوویاوە بگەێنێ بە ناوەندی تەلەڤیزیۆنەکە و پەخشیکە یان بە هەر دەستگایشی میدیایی کە کاری گواستنەوەی هەواڵ و زانیاری ئەکا دواتر لە ماوەیەکی کورتە ئەبێ ئەوەنە بە خێرایی بتوانێت لێدوان و زانیاری لە سەرچاوی جیاواز لە شایەت حاڵ لەو کەسانی کە پەیوەستن بە زانیاریەکە زانیاری کۆکاتەوە بۆ ئەوەی ئەم هەواڵە ئەم ڕووداوە زانیاریەکانی دەوڵەمەند بکە ئەنی کەواتە بە خێرایی ئەیگەێنێت دواتر ئەچێتە ناووردیەکانەوە بۆ ئەوەی ڕاستگۆ بێ بەڕاستی بۆ ئەوەی هەواڵی ناڕاست نەگەێنێ بە وەرگر باشە دکتۆر ئێستامەگەر سەیری کەناڵێک بکەین لەوەی لە ساعتێکا سەیرێکی چەند جارێک ئێمە لاینی سوور ببینین هەواڵی بەپەلە ببینین بەڵێ لە کەناڵی هەواڵیا خۆت لە کاری ڕاگەیاندن و میدیا و تەلەڤیزیۆن و گواستنەوەی زانیاریەکانە چی ئەبێ بە هەواڵی بەپەلە لە ڕاستیە مۆزوعی بەپەلە بووە بە مۆدیل بەس بۆی خەڵک سێری شاشەکەی بکە هەندێک تەلەڤیزیۆن بەردەوام بەپەلەکەی لەسەر شاشەیە یعنی زۆر سێرە وای بینیت کە ئەمە هەموو شتێک بەردەوام تازە ڕوئەیە کە لە نەتیجەیە کە دیقەتی ئەیت و ئەی خوێنیتەوە وانە مەبەستی ئەوەیە تەنها سەرنجی وەرگر ڕاکێشێ بۆ ئەوەی لەسەر کەناڵەکەی ئەو نەیگۆڕێت بە لەبەروی بڵێ من هەواڵی بەپەلەم هەیە زانیاری بەپەلەم هەیە کاتێک کە ئەی خوێنیتەوە سێرەکی زانیارەکە ئەوەنە پەلەنی و ئەوەنە گرنگیش نییە بگا بە من بە خێرایی بۆیە لێرەیە مە بابەتی بەپەلە گرنگە ئێمە بەهای هەواڵەکە بزانین چییە بۆ ئەوەی ناوی بنین بەپەلە یعنی پێیوەسە بۆ بەهایی کە ئەم ڕووداوە ڕوویاوە کە ئەم زانیاری ئەگوێزیتەوە تۆ هەموو شتێ بەپەلە نییە هەندێک جار مەسەلەن ئەبینیت یاریەشی دۆستانی وەرزشی مەسەلەن یاریەک لە نێوان دوو تیڤ لە شوێنێک کراوە هیچ پێویست ناکە ئەمە بەپەلە بگوێزینەوە شتێکی عادەتیە ڕوو ئەدا خۆی بەردەوام ئەم جۆرە زانیاریانە ئەم جۆرە یاریانە ئەم جۆرە یاریە دۆستانانە هەیە ئەمە بەپەلە نییە بەڵام بەپەلە ئەوەیە کاتێک کە ڕووداوێک ڕوویاوە تۆ یەکەم کەسی یان تۆ لە پێشەوەی ئەو میدیانی کە خێرا زانیارێکە دووەرگرتووە بیگوێزیتەوە بۆ ئێمە ئەو بابەتانی کە پێویستە بە ژیانی ڕاستەوخۆی خەڵکەوە ئەو بابەتانی کە پێویستە بە گۆڕانکاری پێویستە بە سیاست دەناوچەکە پێویستە بۆ بابەتانی کە کاریگەری لەسەر ژیانی وەرگر دروستەکە چکە بەڕاستی هەموو شتێک بەپەلە نییە بۆ وەرگر هەموو زانیاریەک ئەو پێویستی نییە بە خێرایی پێی بڵێ بەس تۆ ئەتەوێت بە خەڵک بڵێ ئەمە پەلەیە لەبەروی بڵێ من کەناڵەکەم بەردەوام زانیاری تازە ڕووداوی تازە هەواڵی تازە لە پێشەوەی هەمووانە بۆ وەرگرتنی کە لە واقع ئەوانیە تەنها بە پەلەکەی نووسی و ڕەنگەکەی گۆڕیوە کە ئەچیتە وردەکاری خوێنیتەوە بەڕاستی هیچ پەلەیەکی تیانە بۆیە ئالێرەدا توانی بڵێن ئەم جۆرە زانیاری هەواڵانە ئەچێتە ئەو قاڵبەی کە ئێمە لە میدیا پێڵین ڕۆژنامەگەری زەرد ڕۆژنامەگەری زەرد ئەم جۆرە زانیاریان ئەم جۆرە مامەڵەیە لە کوردستان وای نەکردووە میدیاکان ئێستا کێبڕکێی هەواڵی بەپەلە وای لێکردوێتن کارە
سەرکیەکەی خوانیان لەبێ چوو بێتەوە بەڵێ زۆر کاریگەری هەیە زۆر کاریگەری هەیە لەسەرەوەی کە میدیاکە بەس بە ناوی بەپەلەوە بە ناوی ئەوەی کە خێرا زانیاری ئەجۆزێتەوە هەندێک جار زانیاریەکان نەک بەپەلە نییە ناڕاستیشە هەندێک جار بینیومانە لە بەپەلەیان نووسیوێتی بۆ نمونە ڕووداوێکی پێکدادانی دوو ئۆتۆمبیل ئەوەنە قوربانی لێکەوتەوە بەس لەبەرەوەی بڵێ بەپەلەیە دوای سێرەکە قوربانی نەبووە هەر لەو ڕووداوەیە هەرکەس برینار نەبووە هەر خۆشی دوای کەمێکی تر ئەی گۆڕێ ئەم زانیاریە یان لە کەناڵێکی کە ئەیبینین سیرەکەی ئەو باسی قوربانی ناکە ئەم لێرە باسی 5 قوربانیەکە هیچکە باسی 2 قوربانیەکە ئەمە هۆکارەکەی چییە ئەم پیان وایە تا ژماری قوربانی زیاتر بینە زیاتر بەپەلەیە کە بەڕاستی ئەمە زۆر کارە تۆ ڕۆڵی ژووری هەواڵ یاخود دەستەی نووسین لەم بابەتانە چێ باسی شوێنی ڕووداومان کرد سەرچاوی مەیدانیمان کرد ئاژانسمان کرد بەس ڕۆڵی ئەوان چییە لەم نێوەندە دکتۆر جان بابەتی دەستەی نووسین بەڕاستی ئەبێت ئەو ئەرکی کە دەرگاوان هەیەی لە بواری کاری میدیاییە ئەو دەرگاوانە بێت کە کۆتا دەرگا لای ئەو ئەگا بە خەڵک زانیاریەکە بە تەواوی ورد بێتەوە لە ڕاستی دروستی زانیاریەکە یعنی ئەبێ ئەو کەسانی کە ئیشی نووسین ئەکەن لە ڕداڕشتنەوەی هەواڵەکە و گەیاندنی بۆ سەر شاشە زیاتر تەچیدکەنەوە لەسەر ڕاستی ئەم زانیاریە لە ڕێی پەیامنێرەکانەوە لە ڕێی سەرچاوەکانەوە هەندێک جار گرنگە ئەم کەسانی کە لە بواری نووسین کار ئەەکەن تەنها پشت نەبەسن بە زانیاری پەیامنێرەکەی خۆشیە ڕاستە پەیامنێری خۆیانە ڕاستە زانیارێکە ئەگوازێتەوە بەس لە دوجارە ئەمە مرۆڤە لە دوجارە هەندێشت کاریگەری خۆی ڕنگدانەوەی بیرکردنەوەی خۆی هەیە کە ئەمە لە واقعی گەیاندنی زانیاری ئەم ڕاستیەمان هەیە ئێمە هەندێجا بیر و بۆچوونی ڕۆژنامەوان زاڵە بێ بەسەر زانیاریەکانە زانیارەکە ئەو بەو نوع عەبە دڵێتی لەبەر ئەوە تۆ نابێت وەکو بابەتی نووسین و دەستەی نووسەرانی گەیاندنی ئەم زانیاریە ڕاستەوخۆ بەبێ ئەوەی هیچ لێ بکۆڵیتەوە بڵاویکەیتەوە بە خێرایی ئەم لێکۆڵینەوانە زۆری پێ ناچێت دکتۆر جان ئەم لێکۆڵینەوانە لە پەیامێریشی تری خۆت خێرا تەلەفۆنێک ئەەکەی لە سەرچاوی زانیارەکە تەلەفۆنێکی بۆکە ڕاستەوخۆ خۆت ئەنج بڵاویکەرەوە تا چەند ڕۆڵیان هەیە لە سادەکردنەوەی زانیاریەکان بۆی بینەر لی تێبگاوە لەگەڵیشە چۆن دەتوانێت تەکنۆلۆژیا لە مەسوودی لێبینێت بۆنە لە دروستکردنی گرافیکە بابەتی ڕەهەندی سێدووریە ئەمانە چۆن دەتوانێت تێکەڵی هەواڵ و زانیاریەکان بکرێت و سوودیشی چیە بێ خۆی لە ڕاستیە وەرگر بە تەبیعەت کەمتر حەزی لە خوێندنەوەی بابەتەکانە بەڵام ئێمە ئەتوانین هەندێک گرافیک دروستکەین بابەتی تەکنۆلۆژیا ئەگە بینە ناو گەیاندنی زانیاریەکانەوە لە ژووری هەواڵ هەندێک گرافیک سەرنجی ڕائکێشین سەرنجی ڕائکێشین بە دیاریەوە بوەستێ بۆ نمونە کاتێک ئێمە باسی ڕووداوێگەکەین باسی زانیاریەکەکەین کە لەسەر بابەتی ئابووری هەمانە زۆر جوانە ئەگەر تۆ بە گرافیک لەگەڵ خوێندنەوەی زانیاریەکان لەگەڵ پەیامنێرەکە هەندێک ژمارەت هەبێ بە گرافیک ئەو ژمارانەی کە سەرنج ڕاکێشە کە بۆ نمونە باسی ئەوەکە کە داهاتی ئەم ساڵی ئەم هەرێمە ئەوە نەبووە و ئەوەنەی خەرج کراوە و ئەوەنەی ماوەتەوە ئەو بابەتانە بە گرافیک زەقینەوە ئێمە تەکنۆلۆژیا ڕۆڵێکی زۆر باشی ئەبێ لە گەیاندنی زانیاری بۆ سەرنجڕاکێشانی وەرگر بۆیە لەم کاتانەیە وەرگرەکان زیاتر گرنگی بە بابەتەکە ئەیەن و لە بەرچاویشیان ئەبێ چکە خۆت ئەزانی کاتێک کە هەواڵێک ئێمە ئەگەێنین زانیاریەکە گەین ئەخوێنینەوە یان ئەنووسین بە خێرایی و ئەڕوا بەزەکە گرافیکەکە بە سابتی هەبێ ئەم ژمارانە لە ذهنی وەرگرە جێگیر ئەبێ بۆیە کاریگەری زیاترە و باشتر وەرگرەکە بە دیار کەناڵەکەی تۆ ئەمێنێتەوە لە بابەتی هەواڵە لە دنیای ئەمڕۆیە تەنها ئەوە نەماوە زانیاریەکە بخوێنرێتەوە و بڕوە ئەگەر بگەڕێنەوە بۆ 15 ساڵ پێش ئێستا لەوانەیە وێنەمان هەر زۆر کەم بوو بێ پێشکەشکارەکە تەنها زانیاری خوێنەوەتەوە یعنی دیقەتمان ناوە لەوانەیە هەندێک جار هەواڵێک 2 دقە 3 دقە لەسەر پێشکەشکارێک بووە ینی ڤیدۆشی نەبووە تەنها زانیارێکی خوێندوتەوە ئەمە بێزارکەرە ئەمە وەرگر حەزی لەمە نییە ئێستا ئێمە لە ڕێی تەکنۆلۆژیاوە جگەلەوەی کە ئەبێ وێنەی باشمان هەبێ ڤیدۆی باشمان هەبێ بۆ ئەو بابەتی هەواڵە کورتبڕی هەبێ لە داڕشنەوە و نووسینی زانیاریەکانە لەلایەن ئەو محەڕیرانەی ئەو کەسانی کە لە ژووری هەواڵ کار ئەکەن کە زانیاریەکان ئەجوێزنەوە سادەیی هەبێ ئەمانە هەمووی کاریگەری هەیە چکە بەڕاستی ئێستا هەندێک جار من هەندێک جار متابعی تەلەڤیزیۆنەکانەکەم هەندێک دەستەواژە بەکارەهێنن ئەوەی کە ئی خوێنێتەوە هەندێک جار خۆی نازانێ یانی چی تۆ دەستەواژەیە بەکاربێنە سادە بێ با خەڵگلی تێبگا مانای ئەوە نیە کە من دەستەواژەیەکی بیانیم هێنا ئینگلیزیم هێنا عەربیم هێنا بەکارمێنا یعنی من ڕۆشن بیرترم یعنی زانیاریەکان من باشترە نەخێر زانیاریەکانی تۆ ئەو کاتە باشە تۆ بە کوردی پەخش ئەەکەی ئەبێ ئەو کەسانی کە لە کوردی تێئەگەن لە تۆ تێبگەن هەر لە واقعیشا تەلەڤیزیۆن بۆ خوێنەوار و نەخوێنەوارە بۆ هەموو چین و توێژەکانە بۆیە کاتێک کە تۆ زانیاریەکانی پێ ئەگەیەنی گرنگە سادەیی هەبێ لە وشەکانە لە دەستەواژەکانە کورتبڕی هەبێ
لە نووسینە دنیای ئەمڕۆ وای لێ هاتووە بۆ هۆی تەکنۆلۆژیا و گەیاندنی زانیاریەکان لە ڕێی ڤیددیۆوە نووسینی هەواڵ ئەبێ کەم بێ ئەوی تری زیاتر بچێتە لای پەیامنێر بڕاتە شوێنی ڕوودا و زانیاریەکان لەوە بجوێزیێتەوە بەشێکیشی بک بە گرافیک بۆ سەرنجڕاکێشان بۆ ئەوەی وەرگر بە دیار کەناڵەکەتەوە دابنیشێ ئەمانە ئێستا با بڵین گەیاندنی هەواڵی نوێ و مۆدێرنە بە سوودوەرگرتن لە تەکنۆلۆژیا بۆ وەرگر بۆ ئەوەی وەرگر باشتر بە دیار هەواڵ و زانیاریەکانی تۆ دابنیشێ تۆ باشترین سەر بابەتێک تر بابەتی ئەجەندای سیاسی و خاوەندارەتی کەناڵەکان تا چەند ئەجەندای سیاسی و خاوەندارەتی کەناڵەکان کاریگەری هەیە لەسەر بابەتی متمانەبوون هەواڵی ناڕاست فەیک نیوز و بەکارهێنانی بۆ مەرامێکی تایبەت کاک دکتۆر هیچ کەناڵێکی میدیایی لە دنیا نییە بێ بۆ بڵێن ئایا کەناڵمان هەیە بێ نییە هیچ کەناڵێک نییە ئەوەی کە ئەڵێ بێلایەنم ئەوەی کە ئەڵێ من دەنگی خەڵکم من هیچ سەر بە هیچ لایەنێ نیم کە لێی وردەبیتەوە یان بازرگانێکی لە پشتەوەیە یان خاوەن بەرژەوەندیەک ئەم کەناڵی دامەزراندووە یان حیزبێکی لە پشتەوەیە کەواتە کەس بێلایەن نییە کەواتە ئەم کەناڵە لە گەیاندنی زانیاریەکانە لە ژێر کاریگەری خاوەندارێتیەکەیە ئەنجا ئایا حیزبە کۆمپانیایە بازرگانە هەر کەسێکە کەواتە ئەو زانیاریانی کە بەدڵی ئەوە ئەبێ بجۆزێتەوە ئەمە لە واقع ئاگرێمە بینە سەر بوارە زانستیەکە لە ڕاستیا لە زانستی میدیایە هەمانە ئەڵێ بەشێک لە گەیاندنی زانیاریەکان کاریگەری سیاسەتی کەناڵ و ئایدۆلۆجیای لەسرە بەس نەیوتووە ناڕاستی و نەیوتووە هەواڵی ناڕاست بجۆزەرەوە و زانیاریەکان بشێوێنە کاریگەری لەسرە کاریگەریەکە چییە؟ من هەواڵێک بڵاو ئەەکەمەوە ڕووداوێکە ڕوویاوە ئەکرێ من ئەم هەواڵە کە بڵاوی ئەەکەمەوە تەنها ئەوەندە ئەو زانیاریانە زەخەمەوە کە خۆم مەبەستمە بەڵام ڕاستیشە زانیاریەکان مانای ئەوە نییە کە زانیاریەکان ناڕاست بێ ناڕاستیەکە کێشەکە لەمەیە تۆ ڕووداوێک ڕوویاوە باسی ڕووخاندنی پردێک ئەکا مەسەلەن بەهۆی کارکردن تایە لە ڕێی کۆمپانیایەکەوە ئەم کۆمپانیایە بڵێ پردەکە مەسەلەن حکوومەت ڕووخانوێتی کە بەهۆی کارکردنی خۆیەوە ڕووخاوە لەبەروی کەناڵەکەی هی خۆیەتی ئایدۆلۆژیای خۆیەتی ئەی خاتە سەر حکوومەت لە کاتێکا خۆی هەڵەکەیە ئەمە هەواڵی ناڕاستی بابەتناکە بابەتی تەکنۆلۆژیا و زیرەکی دەستگیر لەسەر زۆر باسەکە تا چەند ئەمە کاریگەری لەسەر گەیاندنی هەواڵ و زانیاریەکان دروستەکە لەسەر کەناڵی هەواڵی دروستەکە ئایا پێویستمان بۆ بێ ئیتر بڵین کەسی مرۆیی ئیشەکانمان بۆ بکایە خۆت ئەتکرێ زیرەکی دەستگرە میشانەمان بۆ بکات لە ئایندا خۆی لە ڕاستیا زیرەکی دەستکرد هەردوو لایەنەکەی هەیە هەم لایانی باشی هەم لایانی خراپی هەیە ئێمە ئەتوانین سوود لە زیرەکی دەستکرد وەرگین بۆ ئەوەی لی بپرسین چۆن هەواڵەکە بە جوانترین شێوە لە ڕێی تەکنۆلۆژیاوە بگەێنین ئەمە بیرۆکەی جوانمان ئاياتێ سوود لە بیرۆکەکانی وەرەگرین بەڵام ئەبێ خۆمان بیرۆکەکە جێبەجێکین ئەمە هەڵەیە بە زیرەکی دەستکرد هەواڵدا بڕێژمەوە هەڵەیە بە زیرەکی دەستکرد زانیاری بجۆزمەوە چونکە بۆی هەیە ئەم نەک بۆی هەیە لە سەد وایە لەناو ئەو زانیاری واقع ئەو ڕووداوایان نییە کە ئەیگوێزیتەوە بەڵام ئەکرێ سوودی لێ ببینین ئەم هەواڵم هەیە بە چ شێوازێکی جوان ئەتوانم بیگەێنم بە وەرگر پێشنیاری گرافیکت بۆ ئەکا لەگەڵی بێ پێشنیاری وێنەی جوانت بۆ ئەکا لەگەڵی بێ ئەمانە گونجاوە کە تۆ کاری لەسەر بکەی بەس تۆ ئەبێ کاری لەسەر بکەی ئەمانە بەیەکەوە گرێ بیتەوە نووسین و وێنە و گرافیک و ئەو بابەتانی کە سەرنجی وەرگر ڕائکێشی هەواڵ و زانیارەکە بە باشتر تی ئەگەێنیت ئەتوانی سوودی لێ ببینی ئەتوانی سوود لە تەکنۆلۆژیا ببینی کاتێک ئێمە هەواڵێکمان هەیە بۆ نمونە ڤیددیۆیەکمان نییە بە پێویست باسی شەڕێک ئەەکەین کامێرەکانی ئێمە لەوێ نەبووە لە سەرچاوە زانیاری لە ئاژانسە نێودەوڵەتەکانیش نەماتوانیەوە ڤیددیۆ بێنین ئەتوانین ئێمە بە گرافیک ئەم شەڕە دروست بکەین بۆ هەواڵەکەمان ئەمە سەرنج ڕاکێشە ئەتوانین ئێمە سوود لە زیرەکی دەستکرد ببینین کە ئێمە شەڕێکی وا هەیە لە فڵان شوێن بە چ ڤیددیۆیەک جوانە ئەگەر ئێمە بە گرافیک دروستیکەین بەم جۆرە ئەتوانین سوود لە زیرەکی دەستکرد ببینین باش و باسی پێشکەشکاریەکە و نەکرد لەو کاتۆ چاڕم زیرەکی دەستکردی پێشکەشکاریەکە کایتە ئیشە بینیانە ئەوە ناتوانێت بیکات دکتۆر هاونیان سامی مامۆستای زانکۆ زۆر سپاس لەگەڵمانە بەرچاوڕێکی زۆر باشینە لەسەر شێوازی کارکردنی گواستنەوەی هەواڵ و زانیارەکان بۆ بینەر بینەرانی کورسات نیوز لێرە ئەم بەرگە و گفتوگۆیە کۆتایی هات هاوکارانم لەگەڵتان بەردەوامە بن دداویا ئەوێ بولتەنێدا ئەم دەبێژن و پاراستنا وێ ئاخا پیرۆس و هەروە دەوڵەمەندکردنا ئەو زمانی شیرین و خزمەتکردنا نەتەوا کورد ئارمانجا مەیە سەرەکەیە
گەشەی ئێمە لە متمانەی ئێوە سەرچاوەگرێت لە یادیدا مەزراندنی کەناڵەکەتان هەر وەک چۆن لە ساڵانی ڕابردوو زمان حاڵی گیرفانی هاوڵاتیان و بازار بووین لەم ساڵە نوێشە کارنامەیەکی دەوڵەمەندتر بۆ چاودێریکردنی وردی دارایی و ئابووری چاوەڕێمانە. بەشێک لە پشکی کۆمپانیەکانی بواری وزە بۆ دیاری دەستکی ئابووری کورسات نیوز ساڵێکی پڕ بەرهەم و چالاکی لە 2025 داوەڕێ کردو توانی ڕووماڵی زۆربەی چالاکی و ڕووداوە ئابووری و داراییەکانی جیهان و عێراق و هەرێمی کوردستان بکات. لە 2025دا لە هەر شوێنێک پێشانگا یاخود فێستیڤاڵی ناوخۆیی هەبوو بێت بامەنجی پاڵپشتی دەستی کاری ناوخۆ و هاندان بۆ زۆرترین بەشداری لەو چالاکیانەدا تا ئەوەی ببێتە پاڵپشتێک بۆ ئامادەبووان و فرۆشیاران دەستکی ئابووری ئامادە بووە و بە هەموو توانایەکیەوە بەشدار بووە. هەمیشە هەوڵدراوە زۆرترین و گرنگترین زانیاری و بە چاوڕۆشنی لەسەر جەمبوارە جیاوازەکاندا بخەینە ڕوو. هۆکارێکیش بین بۆ هۆشیارکردنەوەی بینەرانمان لەو گۆڕانکاریە ناوچەی و جیهانیانەی کە لە ناوخۆ و دەروبەر و جیهاندا ڕوودەدات. ساڵی 2025 بۆ هەرێمی کوردستان و عێراق ساڵێکی پڕ لە ئاڵنگەری و هەڵبەز و دابەزین بوو لە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداددا بە تایبەت لە بابەتی چارەسەری موچەی موشەخۆرانی هەرێم و داهاتە نەوتی و نانەوتیەکان. تاوەی لە ئەنجامدا لە مانگی حەوت ڕێکەوتن لەسەر ڕادەستکردنی 120 میلیارد دینار داهاتی ناوخۆ کرا و دواتریش لە مانگیدا هەناردەی نەوتی هەرێم دوای زیاتر لە 2 ساڵ ڕاگرتن دەستی پێکردەوە. بەڵام وەرگرتنی موچەی مانگەکانی 11 و 12 هاوشێوەی مانگی 12 2024 بووە قوربانی ململانیەکان. بۆ بازرگانی کۆمپانیەکانیش لەگەڵ بەغداد کۆمپانیا ناوخۆیەکان لە هەناردەکردنی کاڵاکانیان ڕوبەڕۆی ئاستەنگی زۆر بوونەوە و ڕێگری لە ناردنی بەرهەمەکانیان کرا. بۆ ئەو مەبەستەش دەستکی ئابووری کورسات نیوز بەردەوام لە ڕێی میوانداریکردنی بازرگانان و کۆمپانیەکان و گەیاندنی پەیامەکانیان بە شوێنی پەیوەندیدار میوانداری زۆرترین نوێنەری بازرگانانی کرد. سەبارەت بە بەهای دراوی عێراقی بەهای دینار بەرامبەر دۆلار لەم ساڵدا بە درێژایی 12 مانگ تا ڕادەیەک جێگیر بوو. بەڵام لە کۆتاییەکانی مانگی 12 بەهۆی دابەزینی نرخی نەوت و پاکتاوی دارایی بانکەکان و ترس لە دابەزاندنی بەهای دینار نزیکەی 5,000 دینار دابەزینی تۆمار کرد. بەهای دراوەکانی وڵاتانی دراوسێژ وەک ئێران، تورکیا و سووریا لە دۆخێکی خراپدا بوون. بە تایبەت تمەن کە هەر 100 دۆلارێک گەیشتە سەر و 14 ملیۆن تمەن و لیرەی تورکیش بۆ 4300 لیرە دابەزی. لە سووریاش ڕووخانی ڕژێمی ئەسەد بەهای 1 ملیۆن لیرەی بۆ 700,000 دینار بەرز کردەوە. بەڵام دواتر بۆ خانەی 100,000 دینار دابەزی. ئەمەش زیانێکی گەورەی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان گەیاند. هەر سەبارەت بە دۆخی دارایی سووریا و لیرەی سووری دەستکی ئابووری کورسات نیوز میوانداری پارێزگاری نوێی بانکی ناوەندی سووریا عەبدولقادر حوساری کرد کە تێیدا تێڕوانینی خۆی بۆ ئابووری سووریا و بەهای لیرەی سووری خستە ڕوو. ساڵی 2025 بۆ بازرگانی جیهانی ساڵێکی پڕ لە ئاڵۆزی و ئاستەنگی بوو. ترامپ دوای بەدەست بەکاربوونی جەنگی بازرگانی لە ڕێی باجە گومرگیەکانەوە بەرامبەر تەواوی جیهان ڕاگەن. بازاڕەکان لە نادڵنیاییەکی گەورەدا بوون. بەڵام بۆ بازاری کەنزەکان بە تایبەت زێڕوزی و ساڵێکی بێوێنە بوو. کانزا زەردەکە زیاتر لە 170 و کانزا ڕەساسیەکە لە 185 بەرزبوونەوەیان تۆمار. ئۆنسەیەک زێر گەیشتە 4550 دۆلار و زیویش 84 دۆلاری بەخۆبینی. لە 11 تشرینی یەکەم ئەکادیمیای شاهانەی سویدی بۆ زانستەکان براوەی خەڵاتی نۆبڵی بۆ بواری ئابووری لە ساڵی 2025دا ئاشکرا کردو. 3 ئابووریناس لە 3 وڵاتی جیاواز بوونە براوەی خەڵاتەکە. هاوکات لەبارەی دۆخی بەهای بازاڕی کۆمپانیا تەکنەلۆژیەکان ساڵێکی مێژووی بوو بە تایبەت بۆ کۆمپانیای ئێنڤیدیا کە بەهاکەی گەشتە سەر و 4 تریلیۆن دۆلار. ئەویش بەهۆی گەشەسەندنی خواستێکی گەورە لەسەر زیرەکی دەستکرد. هەروەها لەبارەی دۆخی ملیاردێرەکانی جیهان ئیلۆن ماسکیش بوو بە یەکەم ملیاردێر کە سامانەکەی بگاتە سەر و 700 میلیارد دۆلار.
دەستگی ئابووری کورسات نیوز توانی لە 2025دا ڕووماڵی سەرجەم ئەو ڕووداوە گەورانە بکات و لەگەڵ هەر گۆڕانکارێکیشدا شیکاری و پێشبینیەکانی شارەزایان و ئابووری ناسان و ئەزمموی تیمەکەی خستە خزمەتی بینەرانی بۆ ساڵی نوێش با گروتینێکی زیاتر و بە پلانێکی تۆکمەتر بەردەوام دەبێت لە پێشکەشکردنی نوێترین و پڕزانیاریترین هەواڵە ئابووریەکان. کەناڵی کورسا کەناڵێکی فۆکلۆری کەناڵێکی کوردەواریە بڕاستی کورسات شابیتە دەنگ و ڕەنگی هەمی تاخۆچینێن جوواکی پێم وایە هەتا ئێستا بێڕکەبەرە کورسات نەچۆتە ژێر کاریگەری ئایدۆلۆژیای تەسکی حەزبی وەیەکێکە لەو کەناڵانی کە ئەتوانی خێزان بە دیارۆدانی سێری بەرنامەکانی کەس هیچێکە لەو کەناڵانی کە زۆر خۆشمەیە تاکە کەناڵە تاوەکو ئێستا توانیوێتی کەناڵی خێزانی کوردی بێت پیرۆزبایی لە خۆمانەکەم بۆڵێم خۆمان لە بەرەوەی کورسات کورساتی خێزانە کورساتی خەڵکە کورساتی مناڵە پیرە گەنجە کەناڵی کورسات یەکێکە لە کەناڵە جوانە کوردیەکان بەڕاستی کەناڵێکە چ دڵی هەموو خێزانەکانەوە جێگەی متمانیەکی زۆری خەڵکی کوردستانەوە تاکە کەناڵ بۆ کە ڕازگۆیانە هەموو شتێکی بە بوێرانە پێشکەشی خەڵک کردووە بواری فەرهەنگی و هوەری و کۆمەڵاتیشدا هەمیشە لە پێشەنگدا بووە کورسات یەک جوان شاشێن و gelek cara em bijîn malên me. Pîroz bît, pîroz bît, pîroz bît. Sad cara pîroz bît. ئەمڕۆ ساڵیادی دامەزراندنی کورساتە و 26 ساڵە ئەم کەناڵە بووە ماڵی هەمووان. کورسات نیوز بەردەوام لەگەڵ خەڵک و خەمی خەڵکدا بووە. پێتان دەڵێین خەرمانی 26 ساڵەی کورسات چی لە دڵی خەڵکدا چاندووە. لەگەڵمان بن بزانین کورسات چۆن خزمەتی کردووە. پیرۆزبایەکی گەرم لە هەمووتانەکەم یەکە بە یەکەی کارمەندان ئەمە شتێکی جیاوازە بەڵام شتێکی پێشوشمان بیرەکەوێتەوە شتێکی زۆر جوان بوو تێکی زۆر جوان بوو کورسات دەنگی هەمووانە کورسات ماڵی هەمووانە بەڕاستی ماڵی هەمووان بوو بەڕاستی دەنگی زۆری ئەگەیان یەکێکی لەوانەی کە دەنگی ئەگەیان من ئاواتی فۆتۆگرافەر کە لە ناو سلێمانیا ناوبانگێکم هەبووە قەنەعەتم بەوە هەیە کە زیاتری ناوبانکەم لە تەلەڤیزیۆنی کورساتەوە بوو. 26 ساڵ بەسەر دامەزراندنی کورسات ئاتێپەڕێ ئەمە بزانم کورسات لای تۆ چی ئەگەێنێت وە چیت هەیە بۆ کەناڵە. کورسات پیرۆزبایی لە کەناڵەکەتانەکەم کەناڵێکی پیرۆزە ئێمە کە شانازی بە خۆمانەوەکەین و ئەڵێن کوردین بە کەناڵەکان و کوردین کە ئەو کەناڵانە پەخشەکرێ بە کوردی پەخشەکرێ زمانی کوردی دا ئێمە زمانێکی پیرۆزە زمانێکی دایکە سپاسی کەناڵی کورسات دەکەین. کەناڵی کورسات تاکە کەناڵەکە کەناڵێکی خێزانیە هەموو خەڵک ئەتوانێت بە ئیسراحەت لە ماڵەوە سەیری بکاتن من زۆربەی کات سەیری کەناڵی کورسات دەکەم چکە کەناڵێکی تابڵی ڕێک و پێک و جوان و کارمەندەکانیش تابڵی کارمەندەکانی باشن و هەمیشە سربەزم کە کەناڵێکی ئاوە جوانمانێ لە کوردستانە پیرۆزباییشان لە یەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم هیوادارم هەمیشەوە بەردەوام بن و دیسان پیرۆزباییان لێک ئەو پیرۆزبایی 26 ساڵەی کەناڵەکەتان لێکەم بەڕاستی کەناڵێکە زۆر تایبەتە ئەتوانم بڵێم کۆنترین و پێ لە پێشینەکانی کەناڵەکانی ترە کەناڵی کورسات و پیرۆزباییتان لێکم. پێشنیارم ئەوەیە کە زیاتر ئەفلام کارتۆنەکان هەر بەردەوام بێت دۆبلاژکردن خاصەنەوە ئەفلام کارتۆنانی کەواکە پەیوەندی بە پەروەردەی مناڵەکانە چونکە بەجددی ئێستا بە بۆنەی تەکنۆلۆژیا یوتیوب و ئەمانەوە هەمووی سێری نازانم ئەفلام کارتۆنە چیە بەڕاستی سێریەکان و تایبەترین ئەفلام کارتۆنی کە من لە خیاڵمە منجەڵ بیکوڵێنەیە لەگەڵ پشی لە ماڵی سووتە ئەوانەوە ئەفلام کارتانانە کە ئێستا زۆر کات دائنیشم لە یوتیوب بۆ جارێکی تر تەماشایانەکەم چونکە هەم کاتێکی خۆشە پێخش هەم لە ڕووی پەروەردەیە بۆ مناڵان زۆر زۆر بەسوودا پەیامی زۆر جوانی لە خۆگرتەوە هیوادارم بەردەوام بن لەسەر کارە جوانەکانتان. سڵاوتان لێبێ ئازیزان 26 ساڵ لەمەوبەر
تیشکی پەخشی ئەم کەناڵەکەوتە سەر شاشەکانتان ئێمەش بووینە هاوڕێی هەمیشەییتان. ساڵیادی دامەزراندنی کەناڵەکەتان پیرۆز بێ، سوپاس کە هەمیشە وزەی بەردەوامبوونمان پێدەبەخشن. خۆشەویستان سڵاوتان لێبێ. 26 ساڵە کورسات بەرپرسیارانە مامەڵە دەکات. 26 ساڵە کورسات دەیەوێ سنگ و پێگە و قورسایی خۆی بپارێزێ، هاواز لەگەڵ خەم و کۆژانی نەتەوەکەی دابڕوات، دەیەوێ نیشتیمانیانە کاری میدیایی خۆی بکات. گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین ئەمڕۆ لەگەڵ دکتۆر بەرەم خالید پسپۆر لە بواری میدیا مامۆسایی زانکۆ. دکتۆر سڵاو لێبێ. زۆر سپاس دکتۆر لە 26 ساڵی کورساتدا حەزەکەم سەرەتا بزانم وەکو پسپۆرێکی میدیا وەکو مامۆسایەکی زانکۆ چیت هەیە بۆ کورسات؟ زۆر سپاس سواز بۆ ڕێخستیم بەرنمەیە لە ڕاستیە کورسات پێشەوە وەکو پسپۆر ڕێخسی لەگەڵ سەرکەی نەکرێوەکو بینەرێک چکە لەگەڵمانە گەورە بۆ کورساتەوە تەمەنێکە 26 ساڵ ڕەنگە لە مناڵی و گەنجیمانەوە هێنابێتمان لەگەڵ کورساتە دەستخۆشیەکەم سەرڕایەوەی کورساتیش بڵێنەوەی ناو ئەم ژینگەی شێواوەی ناو کوردستانە کە هەموو شتێ دابەژوە بەسەر حیزبی و ئایدۆلۆژیا و بابەتانە، بەڵام تا ڕادەیەکی باش توانێتی زۆر باش خۆی پارێزێ وەک هەر کەسێکی ئەوە هەر دەستگایکە ڕەنگە کەم تا زۆر هەڵی بووێ، بەڵام خۆشبەختانە هەڵەکانی زۆر کەمە توانێتی ئەو ڕێزکە و ڕێبازەی کە لەسەری دامەزرا و بەردەوامە کاری بۆ بکات. زۆر باش پیرۆزبایی لە بینەرەکان و لێ ئێوەشەکەم سپاسەکەم دکتۆر زۆر سپاس. بۆ ئێستا ینی لەم گفتوگوێماندا حەزەکەم لەسەر مەسلەی چەمکی بەرپرسیارەتی بوەستین. زۆر جار باز لە میدیای نیشتیمانیە کرێ کورسات بە بڕواییەوە وەکو پسپۆرانی میدیا چەندە توانیوێتی ئەو کەلێنە پڕ بکاتەوە کە وەکو میدیایەکی نیشتیمانی دەربکەوێت. هەڵبەت ناکرێت ڕەهایانە بڵین بەڵێ وایانە هەم بڵێ هەم نەخێرە، بەڵام سەرەتای کورسادێمەوە کورساد بەدەر لە یۆکو کەناڵێ قسەی لەسەر بکەین ئەکرێ وەکو ئەوە سەری چی بکەین تەماشای بکەین کە جۆرە بۆ لە قوتابخانەیە بۆ لەبەرەوەی لە پێشەنگەکانی ئەو کەناڵانە بۆ کەوەکو کەناڵێکی ئاسمانی لە کاتێکا دامەزراوە کە هێشتا کەناڵی ئاسمانی لە ئاسی جیهانی شاوردەوەردە با بڵێن دامەزان و تەنانەت ئەگەر دیقەت بێ 4 ساڵ دوای جەزیرەیە و چەند ساڵێک دوای سیێنێنەوە کەناڵانی دیکەشەکەوەکو ئاسمانی بۆ یەکرێوەکو مەدرسەوەکو قوتابخانەیەکی سەیری کەین کە سەرەتا و وەک دامەزانی بە تایبەت لە دوای ئەو گرژی و شەڕی ناوخۆ و میدیای حیزبی کە بەرامبەر یەک بخوێن و قسە بە یەکتر بڵێن کورسات مۆدلێکی نوێ بوو تا ڕادەیە ڕاستە لە زۆنێکی تایبەت لە نزیک لە حیزبێکی دیاریکراوە دروست بوو، بەڵام تا ڕادەیەکی زۆر خۆپارێز بووە لەوەی کە نەبێتە زمان حاڵی ڕسمی حیزبێکی دیاریکرا و لەو کاتەشە بە جۆرە لە زۆرەکان و میدیایەکی نیشتیمانی مامەڵی کردووە جۆرە لە پارێزەری زمان کەلتور ئەو بەها باڵاکانی ناو کۆمەلگاکاری کردو و ڕۆڵی هەبووە لەوەی کە تا ئێساشی لەگەڵ بێت جیلی من و شتێک پێش ئێمەش ڕەنگە یادەوەری زۆری لەگەڵ کورساتە بێ ئەو بەرنامانی کە کورسات کردێتی بەرنامە هونەریەکان بەرنامە ڕەخنەیەکان هەروەها ئەو دراما و کلیپ و فیلم و هەر بابەتی کە تەنانەت ماوەی مناڵان و کارتۆنەکانیش بەشێکی زۆر لەگەڵ یا گەورە بووین کە بەشی زۆری مۆرکی کوردەواری پێوە دیار بۆ یاخود بە زۆر لە زۆرەکان توانین بڵێ کەناڵی خێزانی بووە و خۆی بە دوور گرتووە تا ڕادەیەکی زۆر سەرڕای ئەو ملبنانێ زۆرانەی کە لە ناوچەکە و لە ناو کوردستانیشا هەبووە نەبووتە بەشێ لەوەی کە خیتابێکی پۆپۆلیزمی زۆری هەبێ خیتابێکی لایەنگیری و زۆر لەسەر ئیسارە و ڕوژاندن کار بکات و تا ڕادەیە خەتی خۆی پاراستووە بۆیە ئەتوانین وەکو کەناڵێک تا ڕادەیەکی زۆر وەکو کەناڵێکی نیشتیمانی هاوشێوەی ئەوەی کە پەبلیک میدیای وەکۆی لە بریتانیا بیبیسیمان هەیە بۆ نمونە تەماشای بکەیت کە تا ڕادەیەکی زۆر هەموو خێزانێ بە جیاوازی ئایدۆلۆژیا و بیربۆچوونی سیاسیەوە تا ڕادەیەکی زۆر بێترس ڕەنگە تەماشای کورساتیان کرد بێ و ترسیان لەوە نەبوو بێکە بابەتێکی نەشیا و خراپ بشێتە ناو شاشەکەەوە بۆ ناو مناڵ و گوێزکە و کەسوکاریان زیانی هەبێت. باشە دکتۆر باست لە لایەنە فەرەنگی و کللتوریەکەی کورسات کرد دواتر کەناڵی کورسات نیوز دروستە بێت وەکو بەشێک لەم دامەزراوەی میدیایی کورسات ینی سەرڕای ئەو بەرکەوتنە توندانەی سیاست لە هەرێمی کوردستانە تا چەندە کورسات توانیوێتی دەنگێکی نەرمی سیاسی بێ تەنانەت پەیامە سیاسیەکانیشی هەر لە چوارچێوەی بەرپرسیارەتیدا بگەێنێ. ئەمە دروستە ڕاستە کورسات نیوز وەکو لە با بڵێن لە هەناوی کورساتی دایکەوە نازام کورساتی خێزانیەوە چۆن ناوێنێن لەوە جیابێتەوە بەڵام تا ڕادەیەکی زۆر ڕاستە خۆی پاراستووە لەوەی کە نەبێتە بەشێ لە ململانەی سیاسی و هەواڵی
بە پەلەی وروژێنەری زۆر کە ڕەنگە کێشەی دەرونیە بۆ خەڵک دروست بکە بەڵام ئەمە ناکاتەوەی بڵێت هەموو کارەکەی و خۆی سەرکەوتوانە جێبەجێ کرد ئەگەریش هەر نایەوێت هاوشێوەی سکای نیوزوانە تەنها لەسەر هەواڵی بەپەلە و هەواڵی خێرا کار بکاکەمە هەنگاوێکی باشە بیبیسیش زۆر ڕەچاوی ئەوە کاڵێ من دیقەت و وردی و ڕاستی ناکەمە قوربانی خێراگەاندنی هەواڵەکان ئەکرێ کورساتیش ئەم ڕێچکەیە بگرێتە بەر بەڵام لە بری ئەوە ئەکرێ کورسان نیوز بێتەوە سەرچاوی کەوەکو بینەر ئێمە بۆ بەداداسوون بۆ بنکۆڵکاری بۆ بەداداسوونی سیاسی و کۆمەڵایەتی زیاتر پشتی پێبەستین و ئەگەر هەواڵی بەپەلەمان پێنەڵێ بەڵام هۆکاری پشت هەواڵەکانمان لە ماوەی داهاتوە پێ بڵێت و وابکە کە بینەرێکی زۆرتر لە دەوری خۆی کۆبکاتەوە و بەو تاموو بۆ خێزانی و پاراستن و ڕێزگرتن لە بەرژەوەندی باڵای خەڵک و بەها نیشتیمانی و ئاینی و کۆمەڵایەتەکان ئەکرێت تاموو بۆ ئەوە بکە بە دۆداسون بۆ زانیاریانە بکە کە مەرجێتەوە بەپەلە بیگەێنی یا بگەڕێنەوە لای تۆ ڕەنگە خەڵکی کام بکە یاخو سۆشیال میدیا بیکات و ئیشت بۆ نەبێت باشە دکتۆرەکرێ ما وردی و دیقەت و بەرپرسیارەتی بکەینە قوربانی خێرایی ینی ئەم چەمکە ئێستا لە ژیاندا چۆن کاری لەسەرەکرێ مەسەلەی خێرایی بەشێک لە وردی و دیقەت لە ناو نابە بە دڵنیاییەوە ئاماژەم پێ هەر بیبیسی خۆی سێ دقەیەک هەواڵی بەپەلەکان دواخە ئێستا ئەڵێ من لەبەرەوەی نەکەومە هەڵەی ئەوەی کە ئەم زانیاریە وان نەبێت بەتایبەت دێمە لە سەردەمێکین بابەتی هەواڵی ناڕاست و هەواڵی چاواشە و فەیک نیوز و دیپفەیک و چاواشەکاری قوڵ خێراتر واکە بابەتەکان بڵاو بێتەوە ئەگەر میدیا فاکچێکینی نەبێ یاخود زۆر بکەوێتە بەر ئەم شەپۆلەی کە خێرا ئەم هەواڵە بڵاو کاتەوە لە کاروانی بڵاوکردنەوەی هەواڵەکە دانەبڕێ بە دڵنیاییەوە ڕەنگە ئەگەر هەموو کاتیش نەبێ هەندێک کات وا بکە کە ڕاستی و دروستی و بێلایەنی و بابەتی بوون بکاتە قوربانی ئەو هەواڵێکی ناڕازیا چاواشە بڵاو کاتەوە کە بێتەوەی سەر لە شێوانی خەڵک کە ئەمەش دیسان گرفتی دەرونی بۆ خەڵکیش دروستەکە بۆیە ئەکرێت یعنی وەک کەناڵێک بەشی زۆری کەناڵەکانیش لە ئێستاە ڕەنگە لە پلاتفۆرمەکانی دیکە ئیش لەسەر ئەمە بکەن یاخود بۆ هەندێ هەواڵی زۆر تایبەت نەبێ بابەتی خێرایی یان واز لە هێناوە ئەو مۆدێلە تازانەی ڕۆژنامەگەری کێسە لە جیهانە کاری لەسەرکەوەکو ڕۆژنامەگەری چارەسەر ڕۆژنامەگەری بنکۆڵکاری داتا جۆرنالیزم کە ئەکرێ کورساتیش ڕێچکەی لەم ڕێزکانە بۆ خۆی بدۆزێتەوە هەوڵ با بە دوای هەندێک کەیس و بابەتەوە گڕێ و بنکۆڵکاری باشی لەسەر بکات و بڵاوی کاتە لەو کێشە ڕۆژانەیانی کە ناو کۆمەلگاکەمانە هەیە کاری لەسەر بکات بە وردی و بە نەرمی کە بتوانێت زانیاریەکانی بەتاوی بۆ کۆبکاتەوە وا بکە وەرگرێک کە بۆ ئەم بابەتانە بگەڕێتەوە بۆ کورسات دۆکیومنتەری سیاسی هەبێ هەر بابەتێکی دیکە کە چارەسەری کێشەیەکی ناو کۆمەلگاکە لە مامەڵەیەک و معالەجەیەکی باشی بکە ئەمە باشتر لەوەی بە خێرایی وەریگرێت چونکە ئێستا سۆشیال میدیا و ئیشەمان بۆکە ڕەنگە کەسێ لە ماڵەکەی خۆی پێشتر هەواڵەکە بەپەلە بڵاوکاتەوە ئەم ئەرکەی لە کۆڵ تۆ کردوەوە یا بە جۆرە لە زۆرەکان ڕەنگە ئیشی تۆ نەمابێ پیجەکانیکەن سۆشیال میدیاکانی دیکایکەن واتە بە بڕای تۆوە بێ کورسات هێڵی ناوەڕاست بدۆزێتەوە نەخێرایی نە ئەوەندە هاوسەنگیەک ڕابگرێ و هێڵی ناوەڕاست هێبێ بۆی لەگەڵ پرسوباسەکان نابڕوە دکتۆر لە ماوەی 26 ساڵەدا کورسات چەند دەتوانیوێتی لە ئەپدەیت دابێ لە نوێگەری دابێ و بەرەو پێش بچێ و چی بکە هەڵبەتە دواتر پرسیارەوە دەکەم وەکو سپۆرانی میدا بە بڕایەوە کورسات چی بکە هەڵبەت وەکو شانازیکردن بەڕابرد و شانازیکردن بۆی کە چۆن لەسەری دروست بوویت و ئەو با بڵین پێشخانەی کە هەتە چۆنە شتێکی دروستە و لارینی هەر کەسێ وەکو لە ئاستی کەسی شاتۆ شانازی بۆواکەی بەڵام مانەوە لەسەر ئەوە چەقین چەقبەستن لەویا خزمەتت ناکە بە تایبەت کورسات ضرورە بە لە ماوەی 26 ساڵی ڕابردووە بەشی زۆری 26 ساڵی ڕابردوو بەڵێ ئەوەی لەسەری بووە کردوێتی خۆشبەختانە بە تایبەت کورساتی تەبان سەرچێکە باسەکەین خێزانیەکە نەیهێشتواگە دەربڕینەکە دروست بێ زۆر هونەرمەند لە بواری نواندن لە بواری گۆرانی وتن بمرن پێشەوەی هەندێک بەرهەم یابیان هێنێتە سەر شاشە و بەرچاو و جوێی خەڵکانێک کە ڕەنگە ئێمە هەندێک هونەرمەند هەیە نەمان ناسیایە ئەگەر کورسات هەندێک لە ڕێی هەندێک دراما و هەندێک بەرنامەی تایبەتەوە نەیناسایە بە جیلی تازە ئەمانەی کردووە زۆر باش بەڵام گرنگیشە تۆ ئێستا با بڵێن نەوەی زێت کە لە دایکبوونینەوە حەو بۆ 2012 ڕەنگە تێڕوانینیان بۆ میدیا بە جۆرێکی دیکە بێ بۆیە گرنگە تۆ حەز و ویست و خواستەکانی ئەوانش جێ بکەیتەوە لە ناو بەرنامەکان تا ستۆدیۆی تایبەت بە سۆشیال میدیاتە بێ بابەتی تایبەت بە سۆشیال میدیاتە بێ نەشرەی هەواڵی تایبەت بە سۆشیال میدیاتە بێ لات سید نەبێ ینی لەم ڕۆژانەی ڕابردووە ڕۆژنامەیەکی دێرینی وەکو واشنگتن پۆست داوای ئیدیتەری کردووە خاص بۆ تیکتۆک کەواتە تۆکرێت تیکتۆکێکی بەهێزی شێ بێت چوازانی وەرگرێکی لە تیکتۆکەوە تەماشای تۆکە ستۆدیۆی تایبەت هەبێ واتە مەش نییە سۆشیال میدیاکە ئیلا ڕنگدانەوەی ئەوە بێکە لە ناو شاشەکە تەڕوە ئەکرێ هەندێک بەرنامە هەندێک بابەت هەبێت تەنها لە سۆشیال میدیاکەی تۆ هەبێ و بەهێز بێت و
خەڵکێک بتوانێت لێەوە تەماشای بەرنامەکان و بابەتەکان بکە. بۆیە ئەوەی لەسەری بۆ تا ڕادەیەکی زۆر بەشێکی کردووە، بەڵام بەشێکیشی دابڕاوە لەو پێشکەوتنە زۆری هەیە، چ لە ڕووی ناوەڕۆک لە ڕووی فۆرم و تەکنیکەوە. باشە دکتۆر، چەندە هەست بە بوونی دەنگی جیاواز دەکرێت لە نێو کورساتدا و بوونی دەنگێکی ئازایانە سەرڕایەوەی کەناڵەکە لە ڕووی مادی و سەپۆرتێکی حزبێکی دیاریکراوی هەرێمی کوردستانیە، بەڵام بەنی بۆ خەڵک کاتێک دەگاتە قەزیە نیشتیمانیەکان قەزیەکان کە پێویستە بە ژیانی خەڵکەوە لەوێدا کورسات دەنگێکی دلێری هەیە ئازایانە دەنگ هەڵەبڕێ و نەفەسی جیاوازی تێدا. جورئەتکردن و دەستبردن بۆ ئەم بابەتانە گرنگە، بەتایبەت کەناڵی ئەوە گوتم هەر لە سەرتاشەوە وادا نەمەزرا لە پێناسەکەش یا بڵێ زمان حاڵی فلان حیزب یا فلان کەسە، بەتایبەت ئێمە سەردەمێکی ئێستا سەردەمی میدیای کەسیش هاتۆتە پێشەوە لە کوردستان، بەداخەوە لە میدیای حیزبی نەگەوەی نەڕۆشتین بەرەو میدیای نیشتیمانی، لەوەش خراپتر هەستا میدیای کەسیمان هەیە، واتە لە ناو حیزبێکی دیاریکراویشە ئێکس کەناڵێکی زێت کەناڵێکی دیکەی هەیە بە زۆرێکی کارەکەن. بۆیە بۆ کورسات گرنگە بتوانێت جێکەرەوەی دەنگی جیاواز بێ لانی کەم. من ناڵێم کەناڵ سیاسەتی نەبێ، سیاسەتی تایبەت بەخۆی نەبێ، واتە خزمەتی با بڵێم مومەویل و خاوەنددارێتیەکەی نەکا بە دڵنیایی و ئەمە ڕەنگە قسەیە بێ وەکو ئەفسانەوە بێ، بەڵام تۆ ئەتوانی مەساحەی ئەوەی کە خزمەت بە خاوەنەکەت یا بە حیزبەکەت تۆزە کەمی بکەیتەوە دەرفەت بە لایانی دیکە بە بابەتی کە بکەیت بۆ بوێری ئەوە هەبێ ڕەخنەگرانە لەسەر هەندێک بابەت کار بکەیت کە هەندێک بوارە ڕەنگە کورسات دەگە وەکو بەرنامەی سیاسی ژەمەی نەکردبێ لە بەرنامە تەنزامێزەکانی وەکو بەرنامەوانەیە ئەم جورئەتەی هەبووە، بۆیە ئەکرێ ئەم ڕۆحیەتە پەری پێ بدرێتەوە دیسان بۆ بەناو بەرنامە سیاسیەکان کە جورئەتە هەبێت ڕەخنە لە تەنانەت بەشێ لە خاوەنددارەکان لە بەرپرسەکان لە هەر شوێنێک کەم و کوڕی هەبوو پەنجەی بخاتە سەر و بڵێن خاڵ کاتە سەر پیتەکان بۆی بتوانێت تا ڕادەیەکی زۆر خەریکە وردە وردان بەرنامە لە هەندی لە بەرنامەکاندا هاوشێوە بەرنامەی بەڕێز و بەرنامانی دیکای بینی لە کورساتە تا ڕادەیەک خەریکە با بڵێن ئەوە سەرەتای ئەوە دەرکەوتووە کە هەموو با بڵێن کە کەسێک لە کورساتەوە دەرکەوە کە من کەناڵەکەم کردە سەر کەناڵی کورسات یەکسەر چاوەڕێ ئەوە نەکەم کەسە لە بەرژەوەندی یەکێتی لە بەرژەوەندی حیزبێکی دیاریکراوە کەسێکی دیاریکراو قسە بکە ئەکرێ قسەیەکی جیاوازتریش بکاو تا ڕادەیە مەتیابینی بەڵام چەند پراوێزەکە فراوانتر بکرێ باشترە. باشە دکتۆر، لە کۆتاییدا ئەنی کە بڕکێکی میدیایی توند هەیە لە سەراسی میدیای لە هەرێمی کوردستانە چەندە ضرورە میدیا لە کێبڕکێدا بێ یەکرێ میدیا خۆی بەراوردکە بە میدیای دیکە یان گرنگە خۆت بیوە بە ستایلی خۆت کار بکەیت؟ بە دڵنیاییەوە خۆی هەریەکە لەو مۆدێلانەی کە میدیا کاری لەسەرەکە ئەوەیە کاڵێت و ئەوواکەی کە ئەوانی دیکایی کەن چۆن وەکو تەشبیان نەبێ چۆن دۆ دوکانێ دانی مارکێتێ دانی ناچاری ئەو کاڵایانەی کە بۆ ئەو گەڕەکە بۆ کۆمەلگایە بۆ شوێنە هەیە تۆ ژەمانە بێنی بۆی ساقیکەیتەوە بۆ میدیاژە قسەیە ڕاستە تۆ ناچاری کار لەسەر ئەوانە بکەی، بەڵام شێبڕشێکردن لەگەڵەوەی بەداخەوە ئێمە جۆرە لە مۆدێلە لە میدیامان هەبووە ئەو ڕەخنە و گلەی و سەرنجە زۆرەی هەمانە لەسەر ئەنفلوێنسەرەکان لەسەر و کەسانی لە ناو سۆشیال میدیایە قساکەن بەداخەوە لە بریەوەی ئێمە چاوەڕێی ئەو بین خەڵک ڕاکێشینەوە بە تەماشای شاشەی تەلەڤیزۆنەکان بکە بۆی شتێکی جیاوازتر شتێکی باشتر و شتی پڕبەها ببینێ. هەندێک لە کەناڵەکان ڕەنگە کەوت بێتنە ئەوەی کە لاسایی ئەوە بکەنواتە تیکتۆک و سۆشیال میدیان بردۆتە ناو شاشەی گەورەوە بە پێچەوانەوە بێ کورسات کار لەوە بکە ئەو ڕێزگرتن لە بەها و بنەما و ڕێستا جای ڕۆژنامەوانیەکان بێ ئاینی بێ کۆمەڵایەتی بێ ئەمەی ناو شاشەیە ئەمە بگوازێتەوە بە ناو سۆشیال میدیا بۆی سۆشیال میدیا چیتر نەبێ بەوەی کە تۆ دایم کە تەماشایەکی لایەنە سلبیەکەی بێتە بەرچاو بۆیە گرنگە چێبڕچێ بە دڵنیاییەوە بێ چێبڕچێ هیچ کەس پێش ناکەوێت چ جایەوەی کەناڵێ بۆیە گرنگە وەک سەرەتاش ئاماژەم پێیا کورسات بتوانێ هاوشانی ئەوەی ئەو پێشکەوتنانی کە هەیە جیلی تازە چیەوێت چۆن کاری لەسەر بکە سۆشیال میدیاکەی بەهێز بکە دیجیتال میدیاکەی بەهێزتر بکە بۆی مواکەبەی ئەو پێشکەوتنانە بکات کە لەسەر ئاستی جیهان هەیە واتە دەستگرتن بۆی کە تەنها لە شاشەکەەوە هەیە ئەمە ڕەنگە خزمەتی نەکات وا بکات دابڕانێک دروست بێ کە هەندێک جار دروست بۆ نەک بۆ کورسات بۆ زۆربەی کەناڵەکان بەڵام هاتن ناو خەڵک ئەوە نییە کە تۆ زمانی کەناڵەکەت ئاستی کەناڵەکەت بەهای کەناڵەکە یا هەر شتێک کە داگری بۆ ئاستێکی نزمی سۆشیال میدیایی منافەسەی ئەو کەسانە بکەیت کە لە ناو سۆشیال میدیای وەکو ئینفلوێنسەر و کاراکتەری دیاری ناو سۆشیال میدیا بەتایبەت خراپەکان وەک ئەوانە بکەیت کە تۆ تەنها بە دوای ڤی و لایک و هەواڵی پۆپۆلیزمی و هەواڵی با بڵێ سەرنجاشێش و ئیسارەوە بیت نەخێر ئەکرێتەوە بە ناوەڕۆکێکی بەهێزی خۆتەوە بچیتە ناو سۆشیال میدیا و وەک چێبڕچەی کەناڵەکانی دیکەش بکەی وەک
وتم گرنگی ئەوەیە کە بە کار لەسەر چۆنێتی بکە نەک چەندێتی واتە گرنگ نییە ئەم بابەتەی تۆ ویوی زۆرە یا چەند کەس لایکی کرۆ چەند کەس ئینگەیجمنتی هەبووە باکەم بێت بەڵام بابەتی کۆڵەتی بەرز و گرنگ بێت کە خێزان وەگەوەی ئەوتێ لە ڕووی بێ سەیری کەناڵەکەت کا سەیری شاشەکەت کا سەیری ئەپلیکیشنەکانی دیکەت بکات. دکتۆر بەرم خالیت پسپۆری میدیا مامۆستای زانکۆ سپاس بۆ ڕخنە و تێبینی بۆ چوونەکانن لەسەر کورسات. زۆر سپاس بۆ ئێوە سەرکەوتن ئینشاڵڵا لە زۆر سپاس. دوبارە یاری 26 ساڵەی کورسات پیرۆز بێت. هاوکارانم بەردەوامە بن لەگەڵتان. گەشتی کاژمێر 12تان باش لەم گەشتەدا لە گەرمەی هەواڵەکاندا یادی 26 ساڵی خزمەتکردن و کارکردن لە کورسات دەکەینەوە. شانازی دەکەین نیوەڕۆی هەموو ڕۆژێک لە ڕێگەم شاشەوە دەبینە میوانی ماڵەکانتان. ئێوارەیەکی پڕمهێرەبانیتان بۆ خوازین ئەمڕۆژ کە بۆ مێشی تری تەمەنی کەناڵەکەماندا جسێنین حەز دەکەین کە زیاتر نزیک بین لە ئێوە. ئەم ساڵیش دیشتی هوەری کورسان نیوز بە گرنگیەوە بایەق بە هەواڵە هوەریەکانیات لەسەر ئاستی ناوخۆ و لەسەر ئاستی جیانیش بە شێوەیەکی گشتی. بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات 28مین خولی فێستیڤاڵی گەلاوێژ لە شاری سلێمانی بەڕێوە چوو. لە ماوەی سێ ڕۆژی فێستیڤاڵەکەدا چەندین چالاکی ئەدەبی و کولتوری و هونەری بە بەشداری نووسەر و هونەرمەندان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و پارچەکانی تری کوردستان و وڵاتانی عەرەبی و جیهانی بە ئەنجام گەیشت. فێستیڤاڵی کلتوری گەلان بۆنەیەکی کلتوری ترا کە بۆ یەکەمین جار لە سلێمانی و لە پارکی هەواری شار بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات بەڕێوە چوو. فێستیڤاڵی گەلان و کلتورە جیاوازەکان جەژنێکی کلتوریە بۆ پێکەوە ژیان و ناسینی کلتورە جیاوازەکانی جیهان ڕێک دەخرێت و دەرفەتێکی زێڕینا بۆ ئاشنابوون بە نەریت و کلتورەکانی گەلان. لە هۆڵی تەواری شاری سلێمانی دەستگای میدیای کورسات بە هاوکاری گروپی موزیکی لوور کۆڕێکی شاری بۆ شاعیر جەمال غەمبار ساز کرد. بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور کە لە دەرهێنانی هەوراز محەممەد و سیناروی هەوراز محەممەد و مەمسوور تەیفوریان نمایشکرا. ئەم فیلمە بەرهەمی دەستگای کەلتوری غەزەل نووس و کۆمپانیای لامیدیایە. بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات فیلمی باج بەرهەمی دامەزراوەی کەریمی عەلەکا لەسەر شاشی سینەماکانی کوردستان نمایشکرا. فیلمی باج لە سیناریۆ دەرهێنانی دیاکۆباییزە و چەندین ئەکتەری بەتوانە کارکتەرەکانی ئەم فیلمەیان بەرجەستە کردووە. فیلمەکە باز لە خێزان و کێشە کۆمەڵایەتیەکان دەکات. بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات فێستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقامی کەرکووک با بەشداری 15 وڵات بەڕێوە چوو. لە فێستیڤاڵەکەدا چەندین شانۆی لەسەر شەقام نمایشکران و وەرکشۆپی تایبەت بە شانۆ ڕێکخرا. تیپی مۆسیقی
ڕەفیقای سلێمانی با سپۆنسەری دەستگای میدیایی کورسات کۆنسەرتێکی گەورەی بۆ یادی 15 ساڵی کۆچی هونەرمەندی نەمر حەمەجەزا ساز کرد. ژمارەیەک لە هونەرمەندان لە نێو کۆنسەرتەکەدا بەشدار بوون و گەشتێکیان بە نێو هونەر و میلۆدیەکانی ئەو هونەرمەندەدا کرد. دەستگای میدیایی کورسات لە ساڵیادی کۆچی دوای هونەرمەند و پێشمەرگا مەرجێ فەریقی کە هەمیشە وەک ژنێکی بوێر و پێشەنگ با هەستێکی کوردانەوە و لە ڕێگەی هونەرەوە خەباتی دەکرد بۆ یەکسانی و بەدیهێنانی مافەکانی گەلەکەی کۆنسرتێکی ناوازەی ڕێکخست با بەشداری هونەرمەند دڵنیا ڕەزازیە و چەندین خانمە هونەرمەندی تر. لە دەست پێشخەریەکدا بۆ پشتیوانیکردن لە توشبوانی شێرپەنجا هونەرمەند ڕەوا جەمال کۆنسرتێکی لە تەلاری هونەری شاری سلێمانی ساز کرد. بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات هونەرمەند نەریمان بابان کۆنسرتی ماکی لە شاری سلێمانی پێشکەش بە شەیدایانی هونەرەکەی کرد. بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات لە تەلاری هونەری شاری سلێمانی کۆنسرتێک بۆ هونەرمەند شاباز زەمانی سازکرا. بە ئامادەبوونی هونەرمەندان و فیلمسازان لە هەر چوار پارچەی کوردستان و وڵاتانی دەوروبەر و جیهان 12یەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی دهۆک بە بەشداری 100 فیلمی کوردی و بیانی بۆ ماوەی هەفتەیەک بەڕێوەچوو. بە بەشداری 85 فیلمی درێژ و دۆکیۆمنتاری و کورتە فیلم پێنجەمین خولی فێستیڤاڵی فیلمی ڕۆژئاوا لە شاری قامشلۆ بەڕێوەچوو. لە فێستیڤاڵەکەدا کە ماوەی حەوڕۆژی خایان جگە لە بەرهەمی فیلمسازە کوردەکان فیلمسازانی وڵاتانی وەک ئەڵمانیا و ئیسپانیا و هیندستان و ئێران و پارچەکانی تری کوردستان بە چەندین بەرهەمی جۆراوجۆر بەشدار بوون. لە شاری سلێمانی حوتەمین پێشانگای نێودەوڵەتی کتێب خولی سەرۆک تاڵەبانی بۆ ماوەی 11 ڕۆژ بەردەوام بوو. حوتەمین پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب با بەشداری 250 دەستگای چاپ و ناوەندی ناوخۆیی و بیانی و لە 16 وڵاتی جیاوازەوە بەڕێوەچوو تیایدا هەزاران ناونیشانی کتێب نمایشکران. بەدەست پێشخەری فاکەڵتی ئادابی زانکۆی سۆران دیداری مەحوی شاعیرێک بۆ هەموو سەردەمەکان سازکرا. لە دیدارەکەدا چەندین پانێڵی جیاواز لالایەن بەشداربوانەوە پێشکەشکرا. وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەرایەتی گشتی و ڕۆشنبیری هەڵەبجا با دروشمی ژنان تەنیا بە قەڵەمی خۆیان ڕازەکانیان دەنووسنەوە دووهەم فێستیڤاڵی ئەدەبی شەعری ژنان بەڕێوەچوو. بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری ڕاپەڕین با دروشمی شێعر ژیانە ئەدەب سەرچاوی داهێنانە فێستیڤاڵی شێعری خانمانی لە شاری ڕانی ڕێکخست. خانمانی شاعیر لە شارەکانی سلێمانی و هەولێر و هەڵەبجە و کۆیە و کەرکووک و ڕانی و قەڵاتجێ و حاجیاواوە بەشداریان لە فێستیڤاڵەکەدا کرد. بە دروشمی کەرکووک مەڵبەندی مەقامە کەرکووک و مەقام دوانەیەکی لێکدانەبراون. لە سنتەری ڕۆشنبیری کەرکووک دیداری مەقام لە کەرکووک بەڕێوەچوو تیایدا ژمارەیەکی زۆر لە مەقام بێژانی شارەکانی هەرێم و ڕۆژهەڵاتی کوردستان تیایدا بەشدار بوون. سێهەمین فێستیڤاڵی ناوچەیی هەڵپەڕکەی کوردی بە بەشداری زیاتر لە 200 هونەرمەند لە 5 پارێزگای ئێرانەوە لە گەڕێکی پردی حکمەتی لە شاری مەهاباد بەڕێوەچوو. لەم فێستیڤاڵەدا کە 2 ڕۆژی خایاند 200 هونەرمەندی کورد لە دەگروپی هەڵپەڕکێ لە پارێزگاکانی تاران و کوردستان و کرماشان ئیلام و ورمێ بە ئامێری خۆماڵی و موزیکی کوردی کارەکانیان نمایش کرد. لە شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان 11یەمین فێستیڤاڵی موزیک و بەیت و حەیران با بەشداری 7 گروپی مۆسیقا و ژمارەیەکی زۆر هونەرمەند و گۆرانی بێژ و میوزیکژان لە 20 پارێزگای ئێرانەوە بەڕێوەچوو. گروپی سەروشەیدا لە پارێزگای چوارمەحالی بەختیاری براوەی یەکەمی فێستیڤاڵەکە بوون.
شانازی دەکەین لەگەڵ ڕووناکی خۆردا دێنە نێو ماڵەکەتان و بە زمانێکی شیرین باس لە هەواڵ و ڕەنگەکانی ئەم خاکە دەکەین. متمانەی ئێوە بۆ ئێمە گرنگە وەک هەمیشە کورسادنی و سەرچاوی ڕاست و دروستی هەواڵ و زانیاریەکانە. چاوتان لەسەر کورسات نیوز بێت. من کەمال کورسات نیوز. مەریوان بڵا کورسات نیوز. قارەمان جەوهەر کورسات نیوز. ئاسان جەلال کورسات نیوز. ڕێزان محەممەد کورسات نیوز. فەرهاد ئێشار کورسات نیوز. وڵات حەسەن کورسات نیوز. ئەمیر محەممەد کورسات نیوز. ڕامان مستەفا کورسات نیوز. شاخەوان محەممەد کورسات نیوز. دڵدار عەرب کورسات نیوز. اسماعیل عوسمان کورسات نیوز. بڕیار محەممەد کورسات نیوز. توانە عومەر کورسات نیوز. ئاسۆ ئەحمەد کورسات نیوز. بێسون سەلام کورسات نیوز. عمر غەریب کورسات نیوز. هەوار عەلی کورسات نیوز. دلبرین غازی کورسات نیوز. محەممەد عەبدوڕەحمان کورسات نیوز. دارا بەرەکات کورسات نیوز. کاروان حەبیب کورسات نیوز. کاروان محەممەد کورسات نیوز. ساما سلێمانی کورسات نیوز. ئەحمەد سەعید کورسات نیوز. بڕوابادین کورسات نیوز. دنیا ماجد کورسات نیوز. مهند إبراهيم كورسات نيوز. شنو خضر كورسات نيوز. أمجد القطرة كورسات نيوز. ربازيوة كورسات نيوز. صلاح زبير كورسات نيوز. خالد أحمد كورسات نيوز. سوارة كريم كورسات نيوز. سليماني حولير دهوك حلبجة كركوك سليماني حولير ديالا رواندز آميدية حولير كركوك آكري كركوك رانيا كلان سليماني كفري باغدة سليماني شمال بغداد سليماني شنغال سليماني قامشلو سليماني حشكي تهران اسطنبول غزة فلسطين القاهرة مالي لندن نيويورك. سلااوتان لەبێ بەڕێزان سەرەتا بە بۆنەی یادی 26 ساڵەی دامەزراندنی دەستگای میدیای کورسات پیرۆزبایی لە خۆمان و لە بینەرەکانمان دەکەین. وەک تیمی پامدەرانی دەستگای میدیای کورسات هەوڵماندا ئەو پامی میدیانەی کە ڕۆژانە لە ڕێگەی تیمەکانی کورسات نیوز و پامدەرانی کورسات نیوز دەگەێنن پامێکی ڕازگۆیانەی هەواڵ و زانیاریەکان بێت ئەو هەواڵ و زانیارانی کە لە ڕێگەی تۆڕی پامدەرانی دەستگای میدیای کورسات ئەیخینە ڕوو تاو ڕازگۆیانە بێ و ئەو زانیارانە پشڕاستکراوە بێت چونکە بینەرانی ئەمە شایەنی ئەوەن کە ئەو هەواڵ و زانیارانی کە بۆیان دەگوازینەوە هەواڵی ڕاست و ڕازگۆیانە بێت و تەواو لە سەرچاوی دروستەوە هەواڵ و زانیارەکان بگوازینەوە. ڕۆژانە بە دەیان و سەدان هەواڵ و زانیاری ڕووماڵ دەکرێت بەشێک لەم هەواڵ و زانیارانەکە ڕووماڵ دەکرێت هەواڵ و زانیاری چاواشەکارین ناڕاستن و فەیک نیوزن ئەوەی کە دەستگای میدیای کورسات کاری لەسەر دەکات ڕێگە دروستەکەیە پەیامە میدیای ڕاستەقینەکەیەکە کورسات نیوز بە پابندبوون بە بنەماکانی کاری ڕۆژنامەوانی کاری لەسەر دەکات. کورسات نیوز هەمیشە دەنگ و ڕەنگی خەڵکی هەرێمی کوردستان بووە لە هەر شوێنەیەک هاوڵاتیان داواکاریەکیان هەبوو بێت کورسات نیوزیش لەوێ بووە. لە مانگی 2025 لەم شوێنەوە مامۆستایانی دەڤەری ڕاپەڕین شان بەشانی مامۆستایانی هەرێمی کوردستان بۆ گەیاندنی داواکاریەکانیان ویستیان بڕۆنە هەولێر. ئێمە لێرەوە لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی ڕاپەڕینەوە لەگەڵ مامۆستایان ڕۆیشتین و تا گەیشتینە نزیک سەیتەرەی دێگەڵە. بەبێ جیاوازی دەنگ و ڕەنگی ئەوانمان گواستەوە لەوێ ڕێگری لە مامۆستایان و لە تیمەکانی ئێمەش کرا کە لەگەڵیان بڕۆینە هەولێر. بۆیە کورسات نیوز هەمیشە و هەموو کاتێک و لە هەموو شوێن و لە هەموو ساتێکدا دەنگ و ڕەنگی جیاوازی خەڵکی هەرێمی کوردستان بووە و لەو پێناوەدا کاری گەورە و کاریگەری کردووە. لە ساڵی 2025 کۆمەڵک ڕووداوی ناخۆش لە سنووری پارێزگای هەولێر ڕوویاندا و کورسات نیوزیش توانی ڕۆماڵەیەکی پیشەیانە بکات. یەکێک لە ڕووداوە ناخۆشەکان لەو شوێنەی من ئێستا لێی وەستاوم سەر ڕێگای هەولێر گوێڕا کە بەهۆی ئەوەی لە ماوەی ڕابردوو کۆمپانیای لاناز کۆمەڵک بەڵێنی بە دانیشتوانی گوندی لاجاندا بوو بۆی دایان بمەزرێنێت بەڵام دانەمەزران و ئەوە بوو بۆ ماوەی چەند ڕۆژێک ئەو ڕێگایی کە لە پشتی منەوە دیارە داخرا لەلایەن دانیشتوانی گوندی لاجانەوە.
ئەوەی کە زۆر ناخۆش بوو زۆریش تراژیدیا بوو دیمەنەکان ئەوە بوو دانیشتوانی گوندی لاجان بەهۆی فشارەکانی هێزە ئەمنیەکانەوە بۆ ماوەی 8 سەعات گوندەکەیان بەجێهێشت و لەو شوێنەی کە من لێوەستاوم ئاوارە بوون. دواتر کۆمەڵێک بەڵێنی دیکەیان پێدرا بۆ ئەوەی بگەڕێنەوە گوندەکەیان، بەڵام تاوەکو ئێستاش هیچ کام لە بەڵێنەکانی پێیان درابوو بۆ ئەوەی بگەڕێنەوە ماڵ و حاڵی خۆیان هیچی جێبەجێ نەکراوە. سەرباری هەموو ئەو ڕێگریانەی ئەم ساڵ لە سنووری پارێزگای هەولێر لە تیمەکانی کورسات نیوز کرا بۆ ئەوەی ڕووداوەکان وەکو خۆی و ڕاستی ڕووداوەکان بۆ بینەرانی نەگوازنەوە، بەڵام کورسات نیوز بەڵێن بە بینەران دەدات کە وەکو ساڵانی پێشووتردا لە ساڵی داهاتوشدا ببێتە مینبەرێکی فراوان بۆ گەیاندنی دەنجی هاوڵاتیان. سوپاس کە بوونە بەشێک لەم یادا 26 ساڵە پێکەوەین و بەردەوامی شەبین. لەبیرتان نەچێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەگەڵمان بن. کورسات نیوز ڕاستی وەک خۆی دووبارە ساڵیادی کەناڵەکەتان پیرۆز بێت. سڵاو لە هەموو وەرزش دۆستان، ئێمە لە یادی دامەزراندنی کورسات تەنها بیر لە ڕابردوو ناکەینەوە، بەڵکو دەبینە سەرچاوەی زانیاری و یاریزانێکی بەردەوام لە گۆڕەپانەکانی وەرزشدا لەگەڵمان بن و لەگەڵتان دەبین. لە ماوەی 26 ساڵی ڕابردووە ئێمە هەمیشە هەواڵە وەرزشیە ناوخۆی و جیهانیەکانمان بە ئێوە گەیاندووە بۆ لەمەوە دوا شەروا ئەبێ بە بێژەری من چاوان ڕێباز و دنیا بە شۆڤەی یەحیا ئیبراهیم لەگەڵتانەوی. لە ڕووماڵە میدیایەکان و هەواڵی نێو جیهانی ڕاگەیاندندا هەمیشە ڕووداوە وەرشیەکان و هەواڵە وەرشیەکان بایەخ و نرخێکی هاوشێو ئاڵتونیان هەیە، کەناڵەکانیش هەمیشە بە گرنگیەوە لە جیهانی وەرزش دەڕوانن. لە نێو میدیا کوردیەکاندا دەستگای میدیای کورسات پشکی شێری لە کاتەکانیدا بە هەواڵی وەرشی داوە و ڕۆژانە لە کەناڵی ئاسمانی کورسات نیوزدا 3 ساعات بۆ هەواڵە وەرزشیەکان تەرخان کراوە. بوونی کەسانی پسپۆڕ و لێهاتوو لە زووترین کاتدا ڕووداوە جیهانەکان بە زمانێکی سادە و کوردێکی ڕەوان لە باشی وەرشی کورسات نیوز دەگەێنن بە هاونیشتمانیان. بۆ ڕۆژێکی ڕووداوە هەواڵە وەرشیەکانی جیهان ئەوەندە بەسە بینەری نەشرێکی هەواڵە وەرشیەکانی کورسات نیوزبی وەک ئاماژەمان پێدا بوو. ڕۆژانە لە 3 کاتی جیاوازدا بۆ سەعاتێک هەواڵی وەرشی پێشکەش دەکرێت و بەهێزترین خولەکانی جیهان بۆ بینەران لە راپۆرت و هەواڵدا نیشان دەدرێت. هەروەها شیکاری خول و پاڵەوانەتی و ڕووداوە گرنگەکان لە ستۆدیۆ شیکردنەوەی بۆ دەکرێت بە شێوەیەکی ورد و داتا و پڕزانیاری. لەگەڵ ڕووداوە جیهانەکاندا خولەکانی کوردستان و عێراق و هەروەها پاڵەوانە کوردەکان و یاریزانانی یاریە جیاوازەکان بەشێکی ترن لە گرنگی و کاری دەستگای میدیای کورسات و هەواڵە وەرشیەکان کە ستایشی ئاست و ئەنجامەکانیان دەکرێت و زیاتر ئاشنا دەکرێن و وێنەکانیان لە ڕێی شاشە و تۆڕە کۆمەڵاتیەکانەوە گرنگی پێدەدرێت. لە کاری سۆشیال میدیاشدا ڕووماڵی سات بە ساتی خولەکانی جیهان یەکێکی ترە لە کارەکانی بەشی وەرزشی دەستگای میدیای کورسات. خاڵێکی تر کە لە بەشی وەرزشی دەستگای میدیای کورسات گرنگی پێدراوە و هەفتانە عاشقانی چاوەڕوانی دەکەن، ئەویش فانتاسی پرێمەلیگە، دوو گەنجی خوێنگەرم و پرزانیاری لە ستودیۆیەکی تایبەت هێندە زانەری دەبەخشن بەسە بۆ عاشقانی فانتاسی کە زانەرەکانی نالیە و یەحیا بکەن بە سەرچاوی زانیاری و پێکاتەکانیان تا زۆرترین خاڵ کۆبکەنەوە.
ئەوە شوای کردووە سەدان کەس لە ڕێی سۆشال میدیای کورسات سپۆرت و کورسات نیوزەوە بینەری دوو گەنجە خوێنگەرمەکە دەبن و ئەوانش بوون بە سەرچاوەی زانیاری بۆیان لە کۆتایشدا ئەوە ڕاستێکی حاشا هەڵنەگر و وتەی عاشقانی هەواڵەکانی وەرشیە کە سەرقاڵیت و توانای سەرکردنی یاریەکانت نییە نەشرەیەکی هەواڵە وەرزشیەکانی کورسات نیوز بەسە بۆ ئەوەی بە ئاگابیت لە ئەنجامی یاریەکان و ڕووداوە وەرشیەکانی ڕۆژی جیهان. لە ڕێگەی کۆنفرانسی زانستی و ئیڤنتۆ فستیڤالەکانەوە کورسات نەک کەلتورمانی پاراستووە بەڵکو خوێندنگەیەکی نیشتیمانی بووە فێری کردوین چۆن کردوونمان خۆش بوێت. ئازانی کورسات نیوز سڵاوتان لەبێت ساڵی نوێتان پیرۆز بێت بە هیوای ساڵێکی پڕ خێر و خۆشی بۆ تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئێمەم شەو هەوڵ دەدەین لەسەر بابەتێکی گرنگ قسە بکەین کە لەگەڵ ئەوەی کە ئێمە دەچینە ساڵی نوێ و لە هەمان کاتیش پێدەنینە 26 ساڵەی دەستگاکەمان ئەمڕۆ لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ کە بەڕێزیان ساڵانێکی زۆرە لەو بوارەدا کار دەکەن وە قسەی خۆیان هەیە دەمانەوێت گفتوگویەکی کراوە بکەین لەسەرەوەی ڕاگەیاندن لە پێشتردا چۆن بوو لە ئێستادا چۆنە و بەڕاستی دەبێ هەنگاوی ڕاگەیاندن ئێمە دەچینە ساڵی نوێ دەچینە کۆمەڵە گۆڕانکاری نوێ دەبێت ڕاگەیاندن بە چه ئاراستەیەک کار بکات. دکتۆر زۆر بەخێربێ. سپاسکە ئەم شەو لەگەڵمان بوویت. سپاس بۆ پیرۆز بە یادی دامەزرانی کورساتوە ئەو ڕۆژەم بیرەکەیتەوە کە سەچۆر هاوڕێ لەگەڵ خۆشی بەڕێزمان ئاهێرۆخان باسی دامەزرانی ئەم کەناڵەمان کرد تامان زۆر خێراڕۆ زانم دوێنێ بەڵ پیرۆستان بێەوە هیوای سەرکەوتنتان بۆ خۆز. ئەو کات چۆن باستان لێ دەکرد دەتانویست چ کورساتێک دروست بکەن ئەو کورساتە بوو کە باستان لێ کرد دیارە هیچ شتێک و سەدی سەدوەک و خەونەکانی خۆت دەرناچێت بەڵام بەشێکی زۆری ئەو سیماییتیایە سشکە هێرۆخان و ئەو برادەرانە کە هیوایان بۆ خواست کورسات کەناڵێکی وابێکە بڵێن دروشمەکەی بڵێن ماڵی هەمووانە ماڵی هەمووان بێ بەڵام بارودۆخ ئێستا نەوەیشی ترەوە پێویستە کورسات خۆی بگونجێ نەگەڵم بارودۆخی کە ئێستا هاتوتە ئاراوە. باش باسیۆم کرد کە دادەنیشتین بە دیار تەلەڤیزیۆنە تا و کاتەی سعات 5 بێت و یان 6 بێت و ئیتر لە داڵەوە بۆ داڵ لە داڵەوە بۆ داڵ تەلەڤیزیۆنەکان بکرێنەوە و جا و کاتێمە منداڵ بووین دادەنیشتین بۆی کە بە ماوەی مناڵان دەست پێ بکا و کۆمەڵێکی فلام کارتۆنی زۆر خۆش کە کورسات خۆی بە کۆمەڵێک دەنگی جوان ئەم ئەفلام کارتۆنانەمان سیر دەکرد و ئیتر دوای دەچووی بەرەو هەواڵ و بەڵێ ئیتر و کاتێمە تەلەڤیزیۆنەکەمان بەجێ دێش بۆ گەورەی ماڵ و ئیتر ئەو هەواڵ بەڵێ ئەزای من کوردانومەوە ئەو ئەفلام کارتۆنانە بەڵێ دەستخۆش لە هەمان کاتیش دەمان بینی یعنی لە سوچێکی ماڵەکەدا یەکێک دادەنیشت باوکمان با پیرمان کەسێکمان جەریدەیەکی بەدەستەوە دەگرت و عینەکەکەی دەکردە چاوی و ئیتر وای دەزانی هەموو تەواوی ئەو هەواڵانەی کە هەیە لەو ڕۆژنامەی بەردەستایەتی و دەیخوێنێتەوە. ئێمە ئاوا میدیامان دەست پێ کرد ئەمە میدیانەریتیەکە بوو کە پێشتر بۆ شێوەیە کاری دەکرد. دواتر هات بەرەو ئەمەی کە ئێستا دەگوزارێت من ئەمە هەر لەوە دەست پێ بکەین ئەو میدیا نەریتە دوو زۆر میدیا هەیە میدیای گەرم و میدیای سارد باشە وەناوەکەشی لە نوکتەوە لە نوکتەوە وەرگیراوە دوو زۆر نوکتە هەیە نوکتەی گەرم کە یەکسەر تی ئەگەی و متەلەقی پێویست ناکات بیری لێ بکاتەوە و بەشداری تیا بکات و نوکتەی ساردەوەیە بێ متەلەقی ئەوەی کە بۆیە جێڕیتەوە بیری لێ بکاتەوە کاتی بۆدانێ بەشداری تیا بکە. ڕاگەاندنیش وایە ڕاگەاندنی ئەوەی کە زەنابەت باسیەکەی سەیی 70 تا 80 خۆی زانیاری و داتا و وێنە و دایاتێ و بوارێکی زۆر کەمەوێڵێتەوە بۆ تۆ کە بەشداری تیا بکەی لێکی بیتەوە تی بکەی تەفاعلی لەگەڵا بکەی ئەوە ئەو سەردەمە خەریکە بەسەرەچێەوە ئێستا ئەمە لەو عەتەبەیان کە پێێنێنە قۆناغی ڕاگەاندنی ساردەوە کە سەیی دا بۆ بیستی
تۆ ئەیدەی بە متەلەقی سەی هەشتای ئەو بەشداری تیاکە خوێنەرەکان بینەرەکان کۆمنتی لەسەر نووسن چیرۆکی خۆیانی تیاڵێن بۆ سوێنی خۆیانی تیاینەکەن و ئەمە بوارێکی زۆر تازەیە بەداخەوە لایانی خراپەی هەیە و لەگەڵەوە شالایانی باشەیە کە ڕێگای بەرامبەر یا بەشداری تیا بکە لایەنە خراپەکەی ئەوەیە کە مەجال بۆ درۆ بۆ فەیک بۆ ساختە بۆ نازام چی ئەو شتانە دروستەکە گرنگە خەڵک بەشدار بێت لە ڕاگەاندنەکانە کاڵی لایەنە باشەکەی ئەوەیە کە خەڵک بەشداریەکە دەست منتوانێ وا هاتوو ئێستا لە هەموو دنیا لەوەتی ئەم سۆشیال میدیایە هاتووە جێگەی بە ڕۆژنامە و بە تەلەڤیزیۆن و بە هەمووی لێش کردووەوە ئێستا کەناڵە گەورەکانیش سۆشیال میدیای خۆیان هەیە ئەو بوارەی خۆیان پشکەکەنەوە بۆ هەموو شتەکانە چێتە ناو مۆبایلەوە تەنانەت ئەو کەناڵانش کە ئێمە باسمان کرد نەریتی بوون و یان پێشتر هەبوون و ئێستا دەیانەوێت لە ڕێی سۆشیال میدیاوە ینی ئەو پێگەی خۆیان وەک خۆی بهێڵنەوە ساگەر گوێ لە ئەخباری BBC بگریت مەسەڵەن خەبەرێک تایتڵەکەی هاتووی زاڵێ فڵان کەس لە میسرەوە واڵێ فڵان کەس لەسەرم خەبەرە لە مەغریبەوە واڵێ تەفاعل هەیە لەگەڵ ئەمە وەکو عەرزم کردی سیمای ئەم سەردەمەیەوە ئەبێ کورساتیش ئەم هینە حەقیقەتە قبوڵ کە جینا لە کاروانەکە بەجێمێنێ و ئەمە لانی خراپەی زۆرە بە تایبەتی بۆ کۆمەلگایەکی بڵێن لە تەبیعەتی کۆمەلگای خۆڕەڵاتی ناوەڕاستی وەکو کۆمەلگای کوردەواری یۆهان هەراری ئەڵێت ئەم بەشداریکردنە لایانی خراپەی هەیە و تێگەشتێکی سادەیە لەوەی کە وەکو چۆر بەسەر لە زیندەوەرزانیا ئاڵێ شتەکان خۆیان ڕاستەکەنەوە ئەو بەشداریکردن لە ئەخیرا وای لێت هەر شتە ڕاستەکان ئەمێنێتەوە بەڵام ئەوی تا ئێستا بینیمانەوە نەبووە یعنی ئەو بەشداریکردە یان ئەو دووساید بوونەی ئیعلام و متەلەقی خۆی ڕاست نەکردوێتەوە تا ئێستا بەو شێوەیە هاتووە تا ئێستا بەو شێوە هاتووە کە بوار زۆر هەیە بۆ شەواشەکردن بۆ خەبەری فەیک بۆ زانیاری ناڕاست و ئێستا دەستگای ڕاگەاندن کەرەسەیەکە بەدەست هێزەوە بەدەست دەسەڵاتەوە ئەنی کامێرا وەکو بەقەدەر چەکێکی بەقەدەر دەبابەیەک تەسیری هەیە ئەمە کەی وای لێ هات لە جەنگی یەکەمی کەنداوە جەنگی ڕزگارکردنی کوێیت وەختە CNN پێشتر مەسیری حربەکەی چارەنووسی جەنگەکەی دیاری کرده بوو بەواسطەی ئەو تەکنەلۆژیا و بەواسطەی ئەو تێگەیشتنەی کە لە دەرونی ئینسان بۆی دروست بوو ئەو خەبەرەی بڵاو کردو ئەو شێوەی خەبەری بڵاو کردو کە خۆی مەبەستێتی لە جەنگی شێوازی هەواڵ ینی نووسینی هەواڵ ینی ئێوە ساڵانێکی زۆرە لە مەجای نووسیندا کار دەکەن ئەوەی کە تو خۆت ئێستا ئەیبینی کە موبایلەکە دەگری بەدەستەوە تایتڵی هەواڵێک دەبینی کە ئەیکەی تۆ شتێکی ترە یان بە جۆرێک ئەم تایتڵە ینی هیچ ڕەبتی بە ناوڕۆکەکەوە نییە بەڵام دەیانەوێت بینە ڕابکێشن بەوەی لە ڕێی تایتڵەکەەوە تۆ بچیتە ناو ئەمە کارکردن لەسەر ئەمە دەبێت چۆن نابێت تۆ لە ڕوانگەی ئەخلاقیەوە سەیری ئیعلام بکەیت کە ئیعلام ئەخلاق خۆی هەیە ئەنی تۆ چۆن باسی بانقەکەی بانق کام بانقە لە کام بانقە مهمترە ئەوەی کە پارەی زۆر دەتیایە کام دەستگای ئەلامیش سەرکەوتوترە ئەوەی کە بینەر و متەلەقی و متابعی زۆرە کەناڵە سەرکەوتوەکان ئەوانن کە دەرونی ئینسان ئەزانن مێشی ئینسان حەزی ئینسان بۆچی ئەڕات چی ڕایەکێشێ بێ کار لەسەر دەرونی ئینسانەکان بکەی بۆی بینەرە زۆر بێ ئەبێ لە دەرونی ئینسان تێ بگەیت و لەو ڕوانگەیەوە خەبەری بیتە دەنگ و باسی بێتە زانیاری بیتە ئەسا تۆ سەری تەعاملی ئەم دەستگای ئەعلامیانە بکە لەگەڵ لافاوکەی چەمچەماڵە کامیان سەرکەوتوو بوو کامیان بینەر و هەوادار و شوێنکەوتی زۆر بوو ئەوەی کە بە نەزاکەتەوە تەعاملی لەگەڵا کرد و بەلپێلایانانە و بە دوای ڕاستیە ئەگەڕایان ئەوەی کردی بە هەرا و هەر ئەوەی ئەویست کە خۆی نیشانی بە نیشانی خەڵکی ئەیا و لە گۆشەنیگایەکی تایبەتەوە شتەکانی ئەیا کامی سەرکەوتوتر و
کەواتە خەڵک حەزی لەوەیە کە ببێ بەهرە تاکیت وایە ینی ئەمە دنیای باسی دنیای ڕاگەیان نەکەین دنیای ڕاگەیان لەم سەردەما ئاوایە یعنی مرۆڤ ئەو مێشکەی کە هەیەی لە ئەشکەوتێکی تاریکایە ئێستش کە خەتەرێکی بۆیە بە زمانی کیمیا تەرجمەیەکە بۆ خۆی مەسەڵەن ئێستش وەکو هەزاران هەزار ساڵەمە پێش وا ئەزانێ خەتەرەکە مارە پڵنگە کۆرتیزۆن بەرزەکاتەوە ئەدریناڵین بەرزەکاتەوە خەبەری خۆش دۆپامینی ئاياتێ هەرو ئینسانی ئەو سەردەمەیە بەڵام ئێستا شتی تر سەرنجی ڕاکێشێ و دیراسات کراوە ینی ئەوانەی کە لەگەڵ هەواڵی ناخۆشە سەرۆکاریان هەیە لەگەڵ دەنگ و باسی خراپە ئەوانە تووشی زۆر کێشەی دەروونجەستەییە بن بە دێر ینی لە ماوەیەکی درێژە بەڵامە دەستگاکان گوێێنەوە گوێێنە سەلامەتی دەرونی من و دەرونی مناڵەکەی تۆ و دەرونی ئەو ئەوێ زۆرترین بینەر کۆکاتەوە زۆرترین متەلەقیتم لەسەر دەرونی خەڵک زۆرترین بینەر باش ئەکرێ هەرچی هەستام مایک بەدەست بێ هەرچی هەستا مایکێک بەدەستیەوە بگرێ و بە کامێرەیەکەوە بەردەم خەڵکو و چی پرسیارێکی بێ بیکات و ئەو وەڵامەش وەرگێ کە بەس خۆی ئەوێ یەکێک لە خەسڵەکانی سوۆسیال میدیا ئەوەیە کە هەموو ڕێ بە هەموو کەسێکەیە ببێ بە هەواڵساز ببێ بە وێنەگەر ببێ بە دروستکەری دەنگ و باس بەڵام خۆی هەواڵ زانستی شە و هونەریشە ینی ئەگەر ئێستا بڵێ نابێ هەموو کەسێت دەستباتە هەواڵ وەکوای قسە لە هینا بکەیت کە ئەو مۆبایلی کە پێێتی بواری بۆ ڕخسانووە لە فەیسبووکەی لە تویتەرەکەی لە ئینستاکەی هەواڵ دروستەکە متابعی ئەخبارە ڕێی هەیە لەسەر هەواڵەکان ئەم واقعی کە هەیە ئێمە ئەگەر نادیدەی بگرین کەوینە دواوە و ڕۆژ بە ڕۆژ بینەر و لایەنگر و ئەوانەمان لە چی زەچێ ئەمە بە واتایانێک کە مەسەن پێ بنێن بە هەموو نەریت و ڕەوشت و بەها کۆمەڵایەتی و ئەخلاقەکانە بەڵام ئەبێ لەبەر چاویشی بگرین تێکەڵی ئەحداسەکان بین و ئەوە فەرامۆشکەین کە بێلایەنی هەیە یعنی ئینسان لە ئەوەڵ ڕۆژەوە کە لە خوڵقاوە بێلایەن نەبووە سەر بە قەبیلەیە بووە سەر بە خێڵێ بووە سەر بە گروپێ بووە و ئێستا ئەو گروپە گۆڕاوە مەسەن تۆ ڕەنگە لە گروپێکی وەتساپابی مەسەن ئەوانەی بڵین کە حەزیان لە دەنگی فڵان کەسە بەڵام هەر گروپە ئەوە ئەبێ لەبەر چاو بگریت کە تۆ لە سەردەمی سوۆسیال میدیایت و بێلایەنی ئەبێ بزانی کە شتێکە کاڵ بۆتەوە ئەگەر بڵێم نەماوە چۆن خەڵک لەگەڵ شاشە ئاشت بکەینەوە ئێمە باسمان کرد پێشتر لە شاشەی کۆن لە ئەو کاتی کە سوۆسیال میدیا نەبوو خەڵک چۆن بە تامەزرۆیەوە دانیشت بە دیار شاشەوە هەمووان کۆ دەبوونەوە لە دەوری شاشە بەڵامەوەی کێستەی بینی لە مۆبایلەکەیەوە لە سوۆسیال میدیاوە هەموو شتێک دەبینێ و تو دەبیستێت ناگەڕێتەوە لە تەلەڤیزیۆن تەنانە دەگەر بەرنامە شتێکی سیر کە هەر لە مۆبایلەکەیەوە سریەکە بمانێ بڵێن خوێنە لەگەڵ ڕۆژنامەی کاغەزیاکە ناکرێتەوە کە سەردەمی بەسەر چووە ئەنێ بێ شاشە گەورەکەش لە خزمەتی شاشە بچکۆلەکە بێت کاتە بێ لە ڕێی ئەوە تۆ هەر بەڵێ چکە ئەوە بووە بە بەشێک لە جەسەی ئینسان ئەو مۆبایلە بوو بە بەشێک لە دەستی و مرۆڤ ئێستا بەردەوام بۆمبارانە کرێ بۆمبارانی زانیاریە کرێ ئەگەر تۆ بەشێک نەبی لەو بۆمبارانە جێگایەکە بۆ نامێنێتەوە ئاشکردنەوە و هێنانەوەی بینەر و ئەمانە ڕەنگە زیاتر دروشمێکی عاتفی بێ باش بەڵام ئێمە دەزانین من لەو ڕۆ پرسیارەکەم کرد لە سوۆسیال میدیا ئەوەی کە دەیبینین زیاتر هەواڵە یعنی تۆ بەردەوام هەواڵ دەبیستی
ئیترم هەواڵە بە خۆش و ناخۆشەوە کە زیاترینی ناخۆشە بەڵام ئەگەر تۆ بچێت کۆمەڵێک دەستکی تۆ بە کۆمەڵێک پرۆگرام و بەرنامەی جوان لە شاشەکانی خۆتەوە کە بەڕاستی خەڵک یعنی دانیشێ بە دیارەوە ئەمە گرنگی خۆی نابێت ئەمە جارە بەرنامەی بەرنامەمان هەبووە هەتا ئێساش بەرنامەی بەرنامە ناوەڕۆک و هەموو ئەو کەساتیانی کە لە ناو بەرنامی بەرنامە بوون لە هزری ئێمەدا ماوە ئەمە تۆ لە موبایلەکەتەوە ڕەنگە تااقەتت نەبێت دانیشی بە دیار بەرنمەیەکیەوە حەسکەی لە شاشەوە سەیریکەی کاتە لە ڕێ ئەمانەوە تۆ ناتوانانی جارێکی تر خەڵک جابنیتەوە بە دیار شاشەکەی خۆتەوە بەڵێ ڕەنگە بۆ تەمەنی بەڕێزت مەسەلەن ئەو ئارەزوو هەبێت کە بەرنامە لە ئەلفۆتایی سیرکەی بەڵام مەسەل ئەوانەی گەنجەکان لە تۆ گەنجتر لە تۆ ئەتر ئەوانەی کە پێ ئەگەن مەقایەکی منێ پێکرد سپاس دەکەم ڕاستە تێگەشتم ئێستا مەسەن خاک چۆن تەعامل لەگەڵ بەرنامەکات 2 دقەیەکی لێ هەڵەبژێرە 3 دقەیەکی لێ هەڵەبژێرە مە شەدێکی لێ هەڵەبژێرە پارچە پارچەیەکە مرۆڤ ئێستا زۆر سەرقاڵە کاتی ئەوەی نییە مەسەلەن سەعاتی دانیشە بە دیار هەواڵەوە یان بە دیار بەرنامەوە و ئەوانەی کە ئەو سۆشیال میدیایان دروست کردووە لە خۆڕایان نەکردووە ینی پاش دراسات و توێژینەوەی زۆر و غەڵەت و ڕاست و هینی زۆر گەیشتونەتە ئەو ئەنجامەی کە کاریگەرترین پەیام ئەوەیە کە کورتخایەن بێ و زێڕین بێ ینی زوبدەی ئەو شتەی بۆ هەڵبژێری باش مادەم شتەکە دەچێتە سوۆشیال میدیا و ئێستا ئەمە کاریگەرترین پێیان لە سوۆشیال میدیا و خەڵک ئەوەی دەوێ و ئەم نەوانەی دوای ئێمە تااقەتی ئەویان نەبێ بە دیار شاشەوە دانیشتن و دیانێ لە ڕێی سوۆشیال میدیا و کاتە گرنگە بزانی چۆن کار دەکەین لە سوۆشیال میدیا بە کەناڵەکەی خۆمانەمەکو دەستگای میدیای کورسات و بە هەموو ئەو کەناڵانەی کە پەیجیان هەیە لە سوۆشیال میدیا و لە ڕێی ئەوەوە دیانێ بینەر بەلای خۆیان داڕابکێشن ئیتر بەڕاستی هیلاکین خەڵک هیلاکە لە هەواڵی فیک خەڵک هیلاکە لە هەواڵی ناڕاست لە هەواڵی ناخۆش ینی بۆ بە ئاڕاستیەکی تر لە ڕێی سوۆشیال میدیا و کار لەسەر دەرۆنی خەڵک نەکرێ لەم ڕۆچی بکرێ پێچوانەکەی بکە تۆ سوۆشیال میدیا بەکاربێنە بەڵام هەواڵی ڕاستیان بەرێ سوۆشیال میدیا بەکاربێنە بەڵام سەریع بە سوۆشیال میدیا بەکاربێنە بەڵام لە پێناوی مەبەستێکی گشتی و خێری گشتیا بێ نەک بۆ چاواشەکردن و بەلا ڕێبردنی خەڵکە سوۆشیال میدیا بەکار بێنە بۆ هوشیارکردنەوەی خەڵک نەک بۆ ئەوەی مەسەلەن ڕووداوێگە بێ بەکاری بێنی بۆ سوودی لایەنێکیان سوودی کەسێکیان سوودی بیرکردنەوەیەک 26 ساڵە دەستگای میدیایی کورسات بەو شێوەیە کاری کردووە بەڵێ فەرموو بەڕێزت باسی هەواڵی درۆ و فەی کۆمانت کرد و چۆن وا بکەین بیناسینەوە ینی ڕەنگە هینێک نەبێ ینی فۆرمیلایەک نەبێ بۆ ئەوە بەڵام چەند خاڵێکی گشتی هەیە مەسەن تۆ کە خەبەرێکە بیستی خوێنیتەوە یان ئەبینی لە فەیسبووکە یان لە تویتەرە یەکسەر کاردانەوە نەبێت لە بەرامبەری بڕوا بە هەموو هەواڵێک تۆزێ ڕابمێنە ئەوەی من ئەوەی ینی ئامۆژگاری شارەزاکان بۆ بەرڕەست بازەکەم یەکسەر ڕیتویتی مەکە یەکسەر مەینێرە یەکسەر سێندی مەکە بۆ هاوڕێکانت دوو هەم بزانە سەرچاوەکەی چێیە و سەیری سەرچاوەیەشی دژی ئەو سەرچاوەیەش بکە ئەوە ڕەنگە ڕاست و درستی هەواڵ ڕەنگە ڕێژەی بە هەڵەداچوونە زۆر کەم بێتەوە دەستخۆشم وەک بەرچاوڕوونیەک بۆ بینەرەکانمان کە بتوانن هەواڵی ناڕاست و هەواڵی دروست لە یەک جا بکەنەوە 26 ساڵە دەستگای میدیای کورسات ئەو شێوەیە کاری کردووە هەمیشە هەوڵمان داوە لە ڕێی ڕاستترین و دروستترین هەواڵەکانمانەوە بیگەینین بە بینەرەکانمان و دەرونی بینەرەکانمان ماندوو نەکەین گوێمان نەیەوە بەوەی چەند لایک چەند کۆمنت چەند بینەری شاشەمان هەیە چەند بینەری پیج و لە سوۆشیال میدیا بەرنامە و هەواڵەکانمان چەند بینەری دەبێت گرنگ ئەوەیە ئێمە بەو پەڕی بەرپرسیارەتیەوە کار لەسەر گەیاندنی هەواڵ و زانیاری بە بینەرەکانمان دەکەین بۆ ساڵی نوێی کارکردنیش بێگومان بە باشتر کار لەسەرەوە دەکەین سپاس کە تا ئێستا بینەرمان بوون کاتێکی خۆش. بۆ ئەم خاکە ژیاوین بە زمانی شیرینی کوردی گفتوگۆکەین و قساکەین بۆ شکۆی نەتەوەیەک بەردەوامین کورسات 26 ساڵ لە ڕازگۆیی و بەردەوامی
کورسات نیوز هەمیشە لە ناو خەڵکە و لە هەناوی خەڵکەوە لە سەرجەم شار و شارۆچکەکان هەوڵی داوکە هەواڵ و زانیاریەکان بگوازێتەوە. لەبەرەوە لامان گرنگە لەم بڕگێدا کە بۆ چوون و ڕاو پێشنیار و سەرنجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق لەسەر دەستگای میدیای کورسات بۆ ئێوە بگوازینەوە کە هاوکارانم لە سەرجەم شار و شارۆچکەکان بۆ چوونی خەڵکبان پێ دەڵێن. زۆر پیرۆزبایی لە تەلەڤیزیۆنی کورسات دەکەم. تەلەڤیزیۆنی کورسات یەک لەو تەلەڤیزیۆنانەیە کە توانیتی بە دڕامایەکان و بە زنجیرە دڕامایەکان کە ئەمی زۆر جار لەگەریان داویمە جێ خۆیان بکەنەوە. پیرۆزبایەکی گەرم کەناڵی کورسات دەکەم هیوایی سەرکەوتوتان بۆ دەخوازم کەناڵی کورسات کەناڵێکی فۆکلۆری کەناڵێکی کوردەواریە کەناڵێک کە ئەتوانین بڵێن کە کوردانە خزمەتی هەر چوارپاتی کوردستانی کردووە بەبێ ئەوەی لە ئەنگلی هیچ کەسێ بکات. بۆ یەکێکە لەو کەناڵانی کە ئەتوانین خێزان بە دیارۆدانیشێ سێری بەرنامەکانی کات سێری درامەکانی کات. 26 ساڵەی دامەزرانی کەناڵە کوردی ڕەسەنەکەی کورسات دەکەم. بەڕاستی کورسات لە ماوەی ئەم هەموو ساڵەیە توانێتی وەک کەناڵێکی کوردی ڕەسەن و کەناڵێک کە جێی خۆی لە دڵی هەموو تاکێکی کووردا کردوێتەوە. پێشەکی لە بابە گوڕگوڕی کەرکووکەوە گەرمترین پیرۆزبایی لە هەموو ستافی کورساتەکەم. بێگومان کورسات توانیوێتی جێگای خۆی بکاتەوە لە ناو هەموو چینەکان، توانیوێتی جێگای خۆی بکاتەوە لە ناو خێزان بەبێ هیچ جیاوازی لە بین بەرنامەکانی وەرزشی بێ سیاسی بێ هەر نەوع بەرنمەیەک بێ خێزان ئەتوانێت دابنیشە بە دیار شاشەی کورساتەوە. کەوا لە کورسات بەدیەکرێ بۆ هەموو قۆناغەکانی تەمەنمان کارێ کرد. ماوەی مناڵانی هەبوو هەر لە مناڵیەوە ماوەی هونەر و ماوەی پەروەردەی خێزانی و بەرنمەکانی بەیانی باشی کە کۆمەڵێک بەرنامەی بەیانیانی هەبوو تایبەت بوون بە پەروەردەی خێزانی زۆرینەی کۆمەڵاسەکان دەروناسەکان زۆرینیان لە کورساتەوە دەرەکەوتن. تانیمە بدایەتەن دەستخۆشیدا کەم درای کەناڵە و حەسکە منێ کەناڵە هەر بمینێت لە کوردستان و لە خانەخیندا چکە خزمەت خەڵک کوردستان کە دو هەموو ناوچەکان لە کوردستاندا وگوی مەگەشتمان لە ماڵە و هەر متابعی قەناتەکەی من هەر حەسکەین بمینێت. ساڵیادی دامەزراندنی قەنات کورساتەوە پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجەم بینەران و بیسەران ئەی قەناتەکەی من ڕاستی ئەی قەناتە لەو ڕوژەوە تا ئیسا دامەزراندیە حقیقەتەن ئیمە استفادە کردنیە لەلی بەرنامەجەکانیان بابەتەکانیان. سەرەتا پیرۆزبایی لە کورساتی خۆشەویست دەکەم. کورسات ئەو کەناڵی کە من لای من یەکێکە لەو کەناڵانی کە زۆر خۆشمەیە هۆکارەکەشی ئەوەیە کە تاکە کەناڵە کە توانێتی کەلتوری کوردی بپارێزێت. بەڕاستی کورسات یەکێکە لەو کەناڵانەوە ئەتوانم بڵێم تاکە کەناڵە تاوەکو ئێستا توانیوێتی کەناڵی خێزانی کوردی بێت، کەناڵی هەمومان بێت، کەناڵی وەک خۆیاڵێ کورسات ماڵی هەمووانە بەڕاستی ماڵی هەمووانە بەس ماڵێک بە ئەتەکێتەوە کە توانیوێتی ڕێز و خۆشەویستی ناو خێزان بپارێزێ. یادی دامەزرانی کەناڵی کورسات لە سەرجەم هەیئەتی بەڕێوەبردننی کەناڵەکە و بینەرانی کەناڵەکە پیرۆزەکەم هیوادارم بەردەوامیان بەردەوام بێت و من لێرەوە تەمەناکەم و ئاواتە خوازم کەناڵەکە بەو ڕتمەی ئێستا هەیەی بەو لەو ڕتمە بەردەوام بێ و زیاتریش بوار با بە ئەو بەرامژانەی کە دەبنەمایی و شارکردنەوەی کۆمەڵگا لە هەموو ڕوانگەکانەوە بە تایبەت لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی سیاسیەوە. کورسات ئەو کەناڵەیە ئەو ڕاگانەیە بەڕاستی کە ئەخلاقی ڕۆژنامەنووسی پاراستووە. کورسات شوێنێکە کە تۆ ئەتوانی متمانەی پێ بکەی کە وەکو هاوڵاتیەکی کورد. کورسات ماڵێکە بۆ هونەرمەندان، ماڵێکە بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەلگەی کوردی. من تاکە پێشنیارێکم بۆ کورساتەوەیە کە کورسات لەم فەوزایی ناو سۆشیال میدیا و ئەم فەوزایە کە ئێستا دروست بووە هەنێک کەناڵی نامۆراڵ و ناخلاقی کە کارەکەن ئەمان برەو بە خۆیان بن بۆ ئەوەی ئێمە کورسات هەمیشە بێتەوە ئەو کورساتەی کە پێشەنگ بووە کە ئێستا بە دڵنیایەوە پێشەنگە بەڵام تۆزێ دەرکەوتنەکەی کەمتر بۆتەوە. کەناڵی کورسات یەکێکە لە کەناڵە جوانە کوردیەکان لێرەوە پیرۆزبایی لە بەڕێوەبەر و کارمەندان و
بینەرانی کەناڵی کورسات ئەەکەم هیواخوازم کەناڵی کورسات بێتە پێشەنگی زیاتر لە بواری میدیای کوردیدا. خۆشەویستە ئەم کەناتە ئەم کەناڵە ئەزیزە ئێمە ئەڵێن کورسات یعنی کورسات ماڵی هەمومانە بەخێرە لەم شارە خۆتەزانی مەشاکر زۆر بووە بەس کەناڵی کورسات پێشخەری بووە لە هەموو شتێکە ینی لە حەزەکە دایمە ئاشتەوایی بێ حەزەکە دایمە تشتەکە فراوان نەبێ حەزەکە مشکلەی هەمە جۆر لە گەورەوە کەمێەوەکە بەێ ژدل و جان پیرۆز باید خۆیت گەرم ئاراستەی تەوایە کادر و کارمەندین تەلەڤیزیۆنە کورساتکەین بڕاستی کورسات شا بیتە دەنگ و ڕەنگی هەمی تەخۆچینên civakî û her bûyerek û her rîdaneka li her cihekî çi cihanê bî çi Kurdistanê bîtin Kursat şab şoyekî profesyonelana û akademî dîv prensîpên rojnamegerî şew bûyerê veguhêzitin lewranê jî bûye bawerpêkiriye hemû texûçînên xelkê Kurdistanê. کەناڵی کورساتێکێکە لەو دەستگا ڕاگەاندانەی کە لە ماوەی 26 ساڵی تەمەنیدا توانیوەتی خزمەتێکی زۆر بە بینەرانی بکە لە هەر چوار بەشەکەی کوردستان. یەکێکە لەو کەناڵانش کە لە باشووری کوردستاندا توانین بڵێن جێگەی متمانیەکی زۆری خەڵکی کوردستانەوە بە تایبەت خانە وادەکان. یەکێکە لەو کەناڵانی کە دەتوانی کە خێزان بە شێوەیەکی گشتی و هەموو چین و توێژ و تەمەنە جیاجیەکان بینەری ئەو کەناڵە بن. سەرەتا دەمێ پیرۆزبایی لە دامەزراندنی کەناڵی کورسات بکەم بەهۆی ئەوەی کە کەناڵی کورسان یەکێکە لەو کەناڵە گرنگانەی کا باخێکی زۆری بە کللتور و فەرهەنگ و هونەر داوە و یەکێکە لەو کەناڵانەی کە لە ناو خێزانی کوردیدا سکیوریتەکەی زۆر بەهێزە و لە بواری فەرهەنگی و هونەری و کۆمەڵاتیشدا هەمیشە لە پێشەنگدا بووە و توانیوەتی بێ جیاوازی و بێ ئەوەی ڕەچاوی بیر و ڕابکات هەموو کارە هونەری و کارە فەرهەنگەکانی گواستۆتەوە و باخێکی زۆری بە خێزانداوە و بووە بە کۆڵەگەیەکی زۆر ئامین یان با بڵین زۆر باش بۆ ئەوەی بتوانێت لە بواری پەروەردەییدا ڕۆڵ و کاریگەری خۆی بجێڕێ. Çevke Gulê Nergîzan pêşkêşî kenalê Kurdisatkeyên pelkefta saliya da damezrandinavê Kursat kenaleke ez bi dostê jîngehê niyasım ji ber ku şaşeya wê şaşeyeka rengîne û xizmeta jîngeha Kurdistanê diket. Tiştê serençrakî ji bo min Kurdsat da her ji destpêkî tanike logoyê wê Nergîzit nav da bûyne. Şaşeyeke rastî jî navaroka da giringiyê kulturê Kurdî det giringiyê bijîngeha Kurdistanê det lewa jî bêjim bila ev şaşeya berdewam bît servan cora bernama. Boneyê 26 sal damezranî kenalê Kursat û germtîn û pîrozbayî xom araseyê kenalê Kursat dikim. Kenalê Kursat ew kenalê ke berdewam li nav xelek de êş û azarî xelek de gwazêtەوە بۆ هەموو چین و توێژەکان هیوادارم لە ساڵی تازەدا بتوانێت زیاتر لە ناو خەڵکدا ئەو خزمەتێک کردوی بەردەوام خزمەتی زیاتر و باشتر و چاکتر بکار ناو خەڵک و میلەتدا. ڕاستی کەناڵی کورسات کەناڵێکەش نمونەت کەناڵت مێت کوردی و ئەم دبینە ئەف کەناڵە ڕۆژ بە ڕۆژێ بەرفەرهتە کارێ خۆت کردن و دلت باشتر جی سەڕاستی عێراقی و جیهانê dest vedînîtin. ڕاستی ئەف کەناڵە بووە کەناڵێ دایک لە هەرێما کوردستانê. ئەف یادە jî yada kenalê Kursat berz û pîroz bît li hemû karmend û rêveberê wî kenalê. Wasebîdarim Kursat herdem dengê milletî bit, dengê xelkî bît û dengê rastiyê bît bû gihandina rastiye. Helbet em wekû sînemekar em hezkeyn Kursat programên sînemekara hebin, برنامج باش هبن دیداریم باش هبن ورکشوپ پنل نظام چه یعنی اول تشتا یعنی تدام اگه سینما کاره که به هیویامه و دیسا گشتی جیم حس کن برنامج هنری زیاده بن و جالک ای دوباره کم دنگ ملتی بید دیسا دوباره پیروز بید صد جلا پیروز بگومان شاشا کردسات یک جوان شاشین کو گلک جارا هم بجین مالن ما پراونق خستیه و ببرهمین خوب کارین خوین جوانین هنری داخواست که این همیشه اف شاشه بردوام بیت لسر پشتوانی و سپورت کرنا برهمی کردی چه روی سینمای دابید چه روی موزیک دابیدن کردسات او پنجره او همی خلق کردستان خود دیوید بین دوه و جا اشتا خود جینی جدا هر بگرج حوال دنگو باسا هر بگرج
ڕاوبۆچوونێ جیاواز هەر بگرە ji hemî pêzanînê însanê Kurd pêdivîr bîtê. کورسات نەکەرمین بەرێکی هەواڵ بەڵکو دەنگی ئەمە و ڕاستیانە بێت کە پێویستە بیسرێن. 26 ساڵە سێبەری ڕاستین لەسەر سەرجەم ڕووداوەکان. ئەم ڕۆژ لە ساڵیادی دامەزراندنماندا ئەو پەیمانە نوێ دەکەینەوە. لە کۆتایی ئەم بەرنامە تایبەتەدا دووپاتی دەکەینەوە کە تەمەنی ئێمە بە متمانەی ئێوە دەپێورێت.